بەڕێزان لارکیان سڵاوتان لەبێت. ئیسلام یەک خودا و یەک قورئان و یەک پەیامبەر و یەک قیبلەی هەیە. ئەی بۆچی وەکەندێ لە سەلەفیەکان دەڵێن سەدان حیزب هەن بە ناوی ئیسلامەوە ململانەیەکەن و زۆر جاریش خوێنی یەکتری حەڵاڵەکەن؟ دیارتری ئەوانەی کە لە ئیسلامدا حیزبایەتی بە بیدعە و ناڕەوا ئەزانن سەلەفیەکانن. کەچی کەسانێکی وەکو مامۆستاکرێکار ئەڵێن سەلەفیش دابەشە بن بۆ سەلەفی حەق و سەلەفی دەق و سەلەفی زەق و سەلەفی لەق. ئیتر مەگەر هەر خوددا خۆی بزانە مسلمانی ئەمڕۆ حەقا یا زەقا یا لەقا یا پشتبەستەی دەقا. ئەوەی کە لە کوردستان دەبینرێت سەلەفیە زانستیەکان کە خۆیان دەڵێن سەرچاوەمان قورئان و فەرموودە و پێشینانی ئیماندارن، خۆیان ئەڵێن خەریکی گۆشتکردنی مسلمانانن بە زانستە شەرعیەکان، حیزبایەتی بە بیدعە و دروستکرا و لادان لە دین دەزانن. لەو لاشەوە کەسانێکی دیاری ناو ڕەوتە ئیسلامیەکان بە سەلەفیەکان ئەڵێن مەدخەلی و کرێگرتە و داردەستی سعودیە، تا ئەوەی دکتۆر موسەنە ئەمین ئەڵێ هەندێک لە سەلەفیەکان نەخۆشن، ئەگەر عەقڵ دانەنەی ناتوانی مەدخەلی بیت. موسەنە ئەمین دژی ئەوەی ئیسلام سیاسەتی تیا نییە، ئەمەڵێ دوای پێنج فەرزەکە سیاسەت گەورەترین عیبادەتە. لەلایەکی ترەوە کەسانی ئەڵێن دەسەڵات ئەوەندە شیرین بووە و کورسی ئەوەندە نرخی هەیە خەریکە ئیسلامی بۆ ئەکرێ بە لیبراڵ و خەریکە کوفری بۆ ئەکرێ بە موباح. گرنگ نییە چۆنەگەی بە کورسی دەسەڵات، تەنیا گرنگی ئەوەیە کە پێی بگەی. هەندێک کەسیش دەڵێن تەلەڤیزۆنی ئیسلامیەکانیش لەبەر بینەر و ڕیکلام هەڵقەی سەرڕوت پیشانەدەن و زوو مەخەنە سەر خانمان و لەو لاشەوە ئەڵێن نەزەر حرامە، بۆیە مسلمانی ئەمڕۆ نازانێ ئامین بڵێ بە کامە. جارێکی تر سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشین دەمێکە ئەم دیالۆگانە لە نێوان دوان لە ناوە دیارەکان کە ئێستا لەلایەن زۆرێک لە گەنجانی مسلمان و ئیماندارەوە بە عەلامە دەناسرێن لە مینبەری مزگەوتەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هێرشێکی زۆرەکەنە سەر یەکتا ئەو کاتەی کە هەندێک جار یەکتریش بریندارەکەن. بۆیە من وەکو پیشەی خۆم بۆ ئەوەی کە مسلمانان خەڵکی وڵاتەکەم لە نزیکەوە لە ئەنجامی جوڵاندنی عەقڵ، لە ئەنجامی لێک نزیکردنەوەی دنیابینی و تێگەیشتنەکان بە هەلم زانی کە دەرفەتێک بۆ ئەمان بڕەخسێنم لە نزیکەوە دیالۆگەکانیان بکەن، لە نزیکەوە بەڵگەی لۆجیکی بهێننا ڕووی یەک. بۆچی سەلەفیەکان پێیان وایە لە ئیسلامدا حیزبایەتیکردن بیدعەیە؟ بۆچی ئەوانەی کە کادری پێشکەوتوو یان باوەڕداران یا پەرلەمانتاران یا ئەمیندار و ئەمیری حیزبەکانیش پێیان وایە حیزبایەتی لە ئیسلامدا یەکێکە لە میکانیزمەکانی گەیشتن بە حکمی شەرع؟ ئەمە دیالۆگی ئەم جارەمانە بە ئامادەبوونی بەڕێزان دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد سەلەفی، دیارە سەلەفیەکە من بۆی زایەکەم مامۆستا بۆ خۆی ئەو پاشگری بۆ خۆی دانەنەوە، دکتۆرا لە بیر و باوەڕی ئیسلامی، لەگەڵ دکتۆر موسەنە ئەمین دکتۆرا لە عەقیدە و فەلسەفەی ئیسلامی، لەگەڵ کۆڵێک یا ببورێن پۆلێک لە هەوادارانی ئەم دوو بەڕێزە. بەخێر بن سەرچاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر بێ سەرچاوەکانم، بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش، سپاس بۆ هەموو لایەکتان. هیوادارم لە دوجارە بەو زانستە شەرعی کە هەتانە بێگومان ڕەنگە لە من قۆڵتر بنتیایە کۆمەکی بەرنامەکە بکەن و پرسیارەکانتان لە دەرەوەی بریندارکردن و تەشیر ئاراستەی مامۆستایانی بەڕێز بکەن. ئەمێ لە نزیکەوە بە جەماوەرەکەت بڵێ بە خەڵکی مسلمان بڵێ حیزبایەتی لە ئیسلامدا دەردە یا دەرمانە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. داوا دەکەم لە خوای پەروەردگار ئەم دانیشتنەمان مەبەستمان تێیدا تەنها ڕەزابوونی خوای گەورە بێت و خوای گەورە تەوفیقماندا بۆ قەولێکی سەدات ئەوەی کە خۆی پێخۆشە و خۆی لێ ڕازیە و بە خزمەتی دینەکەی تەواو دەبێت. خوای پەروەردگار ئاگای لە نیەتی هەر یەکێک لە ئێمەیە کە نیەتمان چییە لە هاتندا و نیەتمان چییە لە قسەکردندا. بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره. هدفي من لێرە هاتن بۆ ئەم بەرنامەیە پێش ئەوەی کە وەڵامی بەڕێز دەدەمەوە خوا بۆ خۆی دەیزانێ دوای ئەوە بۆ کە داوام لێکراوە نەک خۆم پێشنیار بکەم و مەبەستی شتێدا شتێ سەربار بکەم. بینەرانی بەڕێز وەکو ئینسافێک ئەمەوێ پێتان بڵێم کاتێک کە من داوای ئەم دیالۆگەم کرد بەڕاستی لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنەکان و لە دیبەیتەکان نبوو، بەڵام مامۆستا فەرمووی ئەمەوێ بە ئینساف بم لەبەروی ئێستا ململانەیەکی تون لە نێوان هێزە ئەلمانیەکان و ئیسلامیەکانە هەیە. من داواکەت ڕەت ناکەمەوە، بەڵام بۆ ئەوی هیچ کەسێک قسەکانی من لە ڕووی سیاسی و ئیستیسمار نەکات بۆ لێدانی ئیسلامیەکان ئەمەوێ بە ئینسافەوە ئەو حەقیقەتە بگەڕمەوە. بفەرموو لەبەرەوە پێویست بە نیەت دەربڕین ناکات. بۆچی ئەوەندە هێرشەکەیتە سەر ئەحزابی ئیسلامی؟ بۆچی پێت وایە مبتەدیعن؟ لە ئیسلامدا بێگومان پێشەوەی کە من فتوا بدەم یا قسەیە بکەم پێویستە سەرچاوەیەکم هەبێ، بەڵگەیەکم هەبێ.
خواي پەروەردگار دەفەرمێ إن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول كنزاعك کێشەیەکتان هەبوو خلافتان هەبوو لە بۆچوونێکدا من بڵێم حەڵاڵە ئەو بڵێ حرامە من بڵێم سنەتە ئەو بڵێ بدعایە بێگومان پێویستە بەڵگەمان پێ بێ بەڵگەشتی قورئان و سنت ئەمما من پێم چاکە و پێم وایە و بەڕای من وایە ئەوە نایخوا لە دینی خوادا دەبێ نەصی صریح صحیح لە قورئان یا لە حەدیث ئیجماعی عولەما هەبێت و بە تێگەیشتنی سەلەفی ئوممە کە سەحابە و تابعینە کاتێک کە من بەلام وایە و نەبێ من خۆم ئەم ڕایەدا بێنم بەڵگەی قورئان و حەدیث باز دەکەم لەسەر ئەوەی کە حیزبایەتی لە دینی خوادا جائز نییە ئەو فرە حیزبێتیە ئەم تەفرەقەیە ئەم جیاوازی و ناکۆچەیەکە هەیە لە دینی خوادا جائز یا تاک حیزبیش جائز نییە نەتە حکوومەت مسلمانان هەمووی بەیەکەوە حیزبی خوان هەموو مسلمانان بەیەکەوە حیزبی خوای پەروەردگارین ستا من و دکتۆر موسەنا و تۆش و هەر بەڕێزێک کە لێرە دانیشتۆ مسلمان و ئیمانی بەخوایە ئێمە هەمومان بەیەکەوە حیزبی خوین باوەڕم بەو حیزبەکان حیزبایەتی ڕێگە پێدراون باوەڕم بەو حیزبە هەیە ئەمما دکتۆر موسەنا خۆی حیزبێک دروستکە یا کە ئێستا لە حیزبێکدایە یا من حیزبێک دروستکەم و بچمە ناو حیزبێکەوە بە ناوی دینەوە ئەوە لە دینی خوادانیە و تەفرەقە دروست دەکات بەڵگەم چییە لەسەرەوە کۆمەڵێک نصوصمان هەیە لە قورئان و لە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء ئەوانەی کە دینەکە تەفرەقە پێ دەکەن ولا قراءەتێکدا إن الذين فارقوا دينهم وحزبایەتیش إلا لێجیابوونەوەی لە هەندێک لە دین لەو نصوصانەی کە ئەمر بە وحدەت دەکات ئەو نصوص و دەقانەی کە ئەمر بە یەکبوونی مسلمانان دەکات إن هذه أمتكم أمة واحدة أمتي إما پێویستە یەک ئومەت بێ کەواتە چەند خۆیان پێیان وا بێ پەیوەستن بە دینەوە هەر تەفرەقاکەوێتە بەینانەوە واقع ئەمڕۆ لە کوردستانی ئێمەدا کە سیرکن چەند حیزبی ئیسلامی هەیە سێ حیزبی ئیسلامی هەیە بۆ یەک ناگرن بۆ بە یەک دەنگ نابن ئەو جار بۆ دەچێ بۆ نمونە لەگەڵ حسک و زەحمەت چێش تەحالوف دەکا بەڵام بزوتنەوەیەک چونکە ئەمڕۆ دەسەڵاتی نەماوە پشتگوێی دەخەن و وەلای دێنێن و بە ڕەوای نازانن ئەوەیشی دوای حیزبی ئیسلامی بکەوێ خەڵەتێنراوە بێگومان تاانە لە نیەتی کەس نادەم من بڵێم وڵا ئەوەی لە حیزبی ئیسلامی بێ نیەتی بۆ خوانیە ئینشاءالله هەموو نیەتی پاکەم و بەستی خوایە ئەمما تێگەیشتنی بۆ دین لەم مەسئلەیەدا هەڵەیە بۆ چونکە نەسمان بە ئەگەر ئیسلامیەکان پێی بڵێن ئێوە لاتان نەداوە لە شەرع ئێوەیان لە ڕێگای حیزبی ئیسلامی وەکو وەسیلەیەک خزمەت بە ئیسلام ئەکەن ئەوە ڕاست ناکەن لەگەڵان ئەخر وەسیلە بریتە لە چی نابێ من شتێک کە دەرد بێ بە دەرمان بەکاری بێنم بۆ خۆم ئللا دەردە حیزبایەتی تەفرەقەیە حیزبە ئیسلامیەکان دەرد و ڤایرۆسی کۆمەڵگای ئیسلامی ئەمە بە هەڵا ئەو تەفرەقە و تحزبی کە هەیە و ناکۆچی لە بینی مسلمانان ئەوە دەردە قسەی دڵت چییە تحفظەکەی بەرامبەریان یا قەنەعەتی وایە دەردن من ئەبەت تحفظ ناکەم لە قسەکرد بەڵام تۆ زۆر جار بەرامبەر بە حیزبە ئیسلامیەکان لەم ئەدائەی ئێستا تونتر قساکەی و پێت وایە ئەمانە بیدعکارن شت بینیوە جارێ بیدعکارن بێگومان گومانم لەوە دانیە کە تەفرەقە و حیزبایەتی حکمی شەرع بۆ بیدعەت چییە ئەمما بەسەر تاکتاچیان من ناڵم مبتەدیعن ئەمیر و ئومەراکانیان ئەندام پەرلەمانەکانیان ئەوانیان کە زۆرترین دەنگەهێنن بیدعکارن هەر کەسێک بە حیزبایەتی و تەفرەقە ڕازی بێ ئەو حکمی جملە جیاوازە حکمی ئیطلاق لە حکمی تعیین دکتۆر خۆی ئەوە دەزانێت فەرق هەیە ئێمە دەڵێن هەر کەسێک تەفرەقە و حیزبایەتی بکات بێگومان بیدعی کردووە ئەمما بینە سەر تاکتاچیان ئەو حکمی تعیین ئیقامەی حوجە و ئینتیفائی مەوانع و تەوفری شروطەوە کەسێک کە لە علمی شەریعی من بۆم هەیە بە شێوەیەکی پەتی ڕای تۆ بزانم لەسەر ئەوەی کە کەسێکی وەکو دکتۆر موسەنا وەکو دکتۆرا لە شەریعەت و هاوکات عەقیدە و فەلسەفەی ئیسلامی هەیە لە نصوص شارەزایە لە علومە شەرعیەکان لە فقه شارەزایە خەریکی حیزبایەتیە بە وەعیەوە ئەیکا بیدعکارە وتم پێویستە ئیقامەی حوجە بکرێ سەبرێکم لێ بگرە تاوەکو نهایەتی بەرنامە باشە ئەو کۆمەڵەشەی باز دەکرێت بزانین ڕای دکتۆر چۆن دەبێت بەڵام من بەڵگەکانم باز نەکرد بەڵگەیەکم باز کرد خوای پەروەردگار دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ڕێگای ڕاستی یەک ڕێگایە صراطي یەک ڕێگا قل هذه سبيلي نەیفەرموو سبولی یەک ڕێگا هەیە ڕێگای خوای پەروەردگار بەڵام غەیری ڕێگاش ئەوەیە کە سەلەفەکانی لەسەرن ئەوەیە کە سەلەفی صالحی لەسەر بووە جا تۆ لەسەری بیت ناوت سەلەفیش نەبێ ئەوە تۆ لەسەر ڕێگای ڕاستی دکتۆر موسەنا لەسەری بێ با ناویشی سەلەفی نەبێ بۆ من وتم لەقەبی سەلەفیم بۆ دامنێ چونکە من منهەجم دەوێت
ئەو لە قەمەم بۆ خۆم داننەوە گرنگ ئەوەیە ئەو کەسە لەسەر ڕێگای ڕاست و سڕاتی مستەقیمە کە لەسەر ئەو دینەما بێ پێغەمبەر عەلەیهی سڵام و سەحابە لەسەر دوانیە واونیەکەی کەس نەزانێت کامە گروپی ناجین کامە زۆر ئاشکرایە هەر کەسێک لە عەقیدەیدا لە تەوحیدیدا لە عیبادەتیدا لە دەعوە و بانگەوازیدا لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیدا لە مامەڵەی لەگەڵ بیدعەکاراندا لە مامەڵەی لەگەڵ سوڵتان و دەسەڵاتداراندا لەسەر منهەجی سەلەف بێت ئەوە سەلەفیە ئەو کەسەی کە لایدا ڕەنگە هەموو سیفەتانەی تیا بێ و ئەندامی کۆمەڵی ئیسلامی گرتووی ئیسلامی بێت مستحیلە دەیسەلمێنم پاش ماوەیشتر هەمووی بۆ دەسەلمێنم ئینشاءڵڵا ولا تتبعوا السبل خی گەورە دەفەرمێ شوێن ڕێچکەکان مەکەون ئەوانەی کە ئەمڕۆ هەیە مەگەر ئەوەی تۆ ڕێچکەنیە ئێستا پێت دەڵم ئەگەر بێت و یەکگرتو بڵێ وەڵام من سیراتە مستەقیمەکەم دەڵێن ئەی چی بە کۆمەڵ دەڵێیت کە بڵێ کۆمەڵ بڵێ نەوەڵام من خۆم دەڵێن ئەی چی بە بزوتنەوە پێ دوایە وەڵامی منطقی یا ببوورە وەڵامی شەرعیان پێ نەبێ بۆ ئەم پرسیارانەی تۆ کۆمەڵێک شوبهات دێنەوە کە وەڵامی دەدەینەوە بە ئیزنی خوا یەک لە دوای فەرموو تۆ پێ دوایە خۆتان ئەبیننەوە لە ناو ئەم پێناسانەی دکتۆر عەبدوڵڵەتیف من هەرەڵەم سەلەفی لەبەرەوەی وا ناسراوە گەرچی ئەو دژی ئەوەیە کە لەقەبی بۆ دابنرێەوە ئەو پێی وایە منهەج تەحدیدیەوەکە خۆت لە ناو ئەم پێناسانەیە بینیتەوە وەکو حیزبەکەت پێ دوایە بیدعەکارن بسم الله الرحمن الرحيم خوا دکتۆر ببوورە بۆ پێەکەنی پێ دوای ئەموو چەند نەزەرە شایانی پێکەنین بێ والله لەگەڵ ڕێزم من ناڵم جەنەزەری کەس شایانی پێکەنین نییە بەس بعضێک پرسیار ئەوە نەسازج و سادە بێ ئاوا یعنی ناخۆم پێ ناگیرێ بمبورە پرسیارەکەی من سازجە یا ئێوە وەزعەکتەن نانە وەزعی ئەو پرسیارە هی تۆ نییە تۆ پرسیاری وەسەتی کەکەی کە بەداخەوە لە ئاستی ڕۆشنبیریە ئەوە نەهاتوتە خوارەوە لە ئاستی تعسوبە ئەوە نەهاتوتە خوارەوە گەشتوتە مستەوای ئەم جۆرە پرسیار دروست باشە بۆ گاڵتەوە بە پرسیاری خەڵکێت ئەی بۆچی ناڵێن وەعی موسڵمانانتان وا شێواندووە کە سادەترین شتەکانی ئاگەمەدەی ئێستا مۆزوعێکی تۆ پرسیارێکی محەدەد لەو کرد هەر ئەو پرسیارە لە منیش بکە بۆی وەڵام کردومە ئەڵەم ئێوە بیدعەچین ئێمە جارێکم من سوپاس دەکەم ئەم دەرفەتە ڕێکخست سوپاسی دکتۆری ژەکەم کە هاتووە و هیوادارم گفتوگۆیەکی برایانە بکەین چونکە ئەم هەم دین هەم نیشتیمان پێویستی بەوە هەیە کە ئێمە لێک نزیک بینەوە نەک لێک دوورکەوینەوە و ئێمە بۆ هاتوین کە ئەمڕۆ لێک تێگەشتنێک دروستکەین ناک شەڕە قسە بکەین و من سەرەتا لە منبەرەکانی شەوات بووە بوونە هەردووکتان من هەروام ببوورە من مەخەپاڵ مامۆستا عەبدوڵڵەتیف چونکە من ئەو زمانەی ئەو بەکارنایەنم کەلیمەیەکیش لە شوێنێک ئاوتومەوەی کەیسە و تۆ لەسەر زمانی من وتت کەلیمەی لە مەجلیسێکی تایبەت ئاوتومە ڕەنگە گەریسە پێم بڵێ لێ پەشیمانم بەس غەیری ئەوە ئەخلاق و ئوسلوبی من نییە زۆر باشە کەواتە بینەرانی بەڕێز دکتۆر موسەنا پەشیمانە لەوەی کە پێیان ئەڵێ مەدخەلی و پێیان ئەڵێ بێ عەقڵدا بنێ لەوە پەشیمانی بخوان مەدخەلینی تر خۆ من شتێک ناوێکم بۆ نەدۆزیێتەوە دوور بێ لە ئەوان بەڵام نا ئەوان ئەڵێن ئێمە دوورە نابە وەڵامەکەم بەس ئەخر شتی گرنگە من ئەڵێم هەر کەلیمەیەک سەبارەت بەوەی مەدخەلی ببوورە یەک پرسیاری کورد دواتر دەرفەتە دەدەم بۆ پیانەڵی مەدخەلی لە کاتێکە ئەمان پیان وایە ئەمان نزیکن لە ئەهلی سەلەفەوە لە سێنەوەی نزیک لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تاپۆیانەکەی لەسەر شەخص ئێمە لەسەر چی نزیکین یعنی ئێمە خەریکی چین مەسەلەن ئینجیلمان هێناوە لە جێی قورئان تەوراتمان هێناوە کتێبی بوزامان من نازانم ئەو ئەزانێ ئەوش جوانە لێ گەڕواژ بڵێ نازانێ ئێمە هەمومان ئەو خۆی وتی ئێمە هەمومان مسلمانین سەبارەت بە بیدعە و ئێمە هەمومان ئەهلی سونەین سەبارەت بە بیدعە و حیزب منهەجی سەلەفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شانازیەوە منهەجی ئێمەیە و ئێمە منهجاکەتانە علی لە بەرنامەی سوور وتوتی بەشێک لە مەصدەرمان شریعەتە بەشەکەی تری مەسەلەی دیموکراتیەت و مەسەلەی لیبرالیزم و قانونی وەضعی و وڵی کاکرم تاقەتیم جۆرە قسانە باشە دەی فەرموودە ئەخوا بە تاقەتم نییە فەرموو ئەگەر ئەوە قسم لەگەڵ بکەیت بە کۆتایی پێ بووە خۆ پرسیارم کردە پرسیار لە دوای پرسیار مەکە پرسیارێکی محەدەد لەو کرد ئەو پرسیارە محەدەدە بێنەرەوە بۆ من هەمووشی تەسجیل کراوە پرسیارێکی محەدەد لە ئەو کرد ئێستا تۆ پرسیارێکی لە دوای پرسیار لە دوای پرسیار ئەوە من گوێ ئەگرم سەبارەت بە حیزباتی بیدعە من قسە ناکەم حیزباتی بیدعە حیزبایەکەم تۆڵی من ئەڵم جارێ بەمە حیزبەکە و جوابم ئەی خۆ دکتۆر مامۆستا ئەبوبەکر کارانی دوێنێ وتی عەقڵ ئاخر دەی خۆ باش قسە چۆن فەرموو ئەگەر وانە بوو گلەیم لێ بکە باش یەکەم ئێمە منهەجمان و کوتم بە شانازیەوە منهەجی سەلەفی صالحە منهەجی سەلەفی صالح چییە منهەجی ئیمامی مالیکە منهەجی ئیمامی شافعیە منهەجی ئیمامی بو حەنیفەیە منهەجی بن حەزمە منهەجی لەیثی کوڕی سەعدە منهەجی چوار کەسی تووڕە نیە لەم زەمانە پیا بوو بێت تازە بە ئومەتی ئیسلامی بناسێنێ کە منهەجی سەلەف چییە و حیزب لە ئێمە حیزبین بۆ خزمەتکاری ئیسلام
حیزبمان لە ناو ئیسلامە دروست نەکردووە، حیزب لە ناو دینە دروست ناکرێ، حیزب لە ناو مرۆڤەکانە دروست دەکرێ. ئێمە مرۆڤی موسڵمانمان هێناوە ڕێکمان خستون لە ناو حیزبێکی سیاسیە خزمەتکاری بە دین و بە نیشتیمان بکەن، شتێکی ترمان نەکردووە. ئەو موسڵمانانەی کە بە ملیۆنەهان ئێمە هەندێک لە مسلمانانەمان کۆ کردووە، تۆ مسلمانانمان تەفرەقەت تێ نەخستووە. حیزب کۆمەڵە مسلمان کۆکەیتەوە بۆ ئەوەی کە ئامانجێکی پیرۆز بۆ دین و نیشتیمان ئەنجام بە. ئەمەمان لەکوێن ئەمری قورئانە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. خوا فەرمێ ولتكن منكم أمة، خوا فەرمێ ئومەتێک بن، ئێوە گروپێکتان هەبێت، جەماعەتێک، ئومە یعنی جەماعەتێکتان هەبێ. ئێمە ئەمری خواجێ بۆچی بەڵام ئەخر پرسیارەکەوەیە بۆ 100 جەماعەتتان هەیە. ئەوەی کە دکتۆر وتی لەگەڵ ڕێزم ئەڵێ ئەوان دەربارەی بزوتنەوەڵەن چی بزوتنەوە برامانە، کۆمەڵی ئیسلامی برامانە، ئەهلی هەموو برا زۆربیان لە ماڵەکان نانە ببوورە ئێستش لاوم بە ڕێزانە هەندێک لەو حیزبانەیە و گوێگرانش ئێستا گویان لە ئێمەیە، ئێمە و برانی کۆمەڵ و بزوتنەوە غەیری ئەوەی بۆ چوونمان لە هەندێک بەرژەوەندی سیاسی ئەم نیشتیمانە جیاواز بۆ کاتی خۆی یا ئێستا ڕەنگە جیاواز بێ، جگە لەوەی کە نوێنەرێکی ئێمە چێ ئیشێکی خێرەکان نوێنەرێکی ئەوانش لەپاڵە ئیشێکی خێرەکەی جیاوازی پارتیوێکێتیش براتان اینجا ئەوانش برامان خەڵکەم نیشتیمانن یا برامانن لە دینە ئەگەر مسلمان بن یا برامانن لە ئینسانیەت و نیشتیمانە نازانی ئەو بەڵگانەی کە مامۆستایە ناوێت لەگەڵ ڕێزم ئەو بەڵگانە هیچ علاقێکی بە مۆزوعی حیزبەوە نییە، ئەو علاقەی بە شتێکیشەوە هەیە، ئەو شتە ئەگەر هەبێ لای برانی مەدخەلی هەیە. ئەو بەڵگانە ئەڵێ إن الذين فرقوا دينهم باشە تۆ ئەڵێ فرقوا دينهم قورئانە فەرمێ فرقوا دينهم یا فرقوا جماعتهم، تۆ باسی دینەکەی دین نابێت تەفرەقەی تێ بکەی. إن هذا صراطي مستقيما يعني دين إسلام، دين إسلام يك دين نابي كي بحاول دين، يعني يقر من وتم أركان إسلام مثلا ششة أو تي بينج أو تي حوت أو تي سي وإسلام ما كرب بينج إسلام، بس وقت منو برايكي كومل وبرايكي بزوتنا وبرايكي بلان وهم أمتي إسلام ألين عقيدة إسلام بايا كان ششة وفرائز إسلام بينج توحيد ويا وقيامة ويا وحمو يك باسي إسلام. بلام أو الله تبوز ذاكر دوا سياسة لدواي بينج فرزكا كدوا بعبادة أما زياكردن نبيت شيء عبادة. حديث بخاري ومسلم أفرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. يا كم ينكي إمام عادل، إمام عادل يعني حكم راني كدات برور يعني حو تاقم هي للروج قيامتها لجر سيبري عرش إخوان. يا كم ينكي حاكم كدات برورة أما يك بيغمر صلى الله عليه وسلم أما بويك الحكومة تابع بيغمر صلى الله عليه وسلم أفرمي لأن أعتكف في مسجدها لأن أمشي في حاجة أخي خير لي من أن أعتكف في مسجد هذا شهرا. يعني بچم بيداويسي يك مسلمان جيب جيكم بقي وخيري نيا اللي وخيري زياتر ببورا كلم مزقوتي خو ما يجمع اعتكافكم من وتوما بران وتوما لدواي بينج فرزك ما بس بينج أركان إسلام كحج ونوج وروجو زكاة وأمانة لدواي أمانة بۆ خۆ نزیکردنەوە لە خوا هیچ عیبادەتێک بەقەی سیاست گەورەتر نییە. ئێستاژ ئەگەر نەمتوانی بۆ بەڕێز مامۆستای بسەلمێنم ئەوە من هیچ لە شریعەت نازانم. زۆر باشە ئێستا چیە بەس تۆ میوان نیت زۆر لێگەڕام لەو کە زیاتر قسەت کردووە. شەرحێکم تۆ سیاست یانی چی؟ یا ئەوەیە تۆ لە حکوومەتابی خزمەتی ئەم نیشتیمانە بکەی پێداویستی خەڵک دابین کەی عەدالەت و کەرامەتیان یا لە ئۆپۆزیسیۆنابی دیفاعیان لێ بکەی کە لە ئۆپۆزیسیۆنابی پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمی أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر وأفرم سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله. يعني جورتني شهيد لإسلام حمزة باشان أو كسيكا لسر دفاع كردن لما في خلق شهيد كريه ده أما سياسة دنيا تو دفاع لما في خلق بكي يا أو خدمة جزاري بو خلق بيش كشكي يا تو إمام عادل يا سيد الشهداء زور باشا أما سيكي سيرم كردو يعني باشا أما تش أجر ببيش شرحكي أو بيت أما تش تفرقيك خاطر إسلام ولا كاتك أمان ئەم هەموو کارە دڵسۆزیە بکەن بۆ سەرخستنی بەرنامەی پەیامی خوا و پێغەمبەر. شت بە دەعوا نییە هەر کەسەی دیعای شتێکە بڵێن تەواوە. ئەو تەفسیری کە دەڵێ وانە بزانین زانانی تەفسیر چیان وتووە نەگوڵا لەم قەڕنی ئەخیری زەمانە بین وڵا بە کەیفی خۆمان تەفسیری قورئانکن ئەمە ئەو بە کەیفی خۆی تەفسیرەکە بەڵێ با بزانین کە تەفسیرەکان کە وەکو قسەی ئەو بوو بە کەیفی خۆی نەدەنا بە کەیفی خۆی وتووە. ابن كثير رحمة الله عليه دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا دفرمي فأهل الأديان قبلنا اختلفوا فيما بينهم على آراء ومثل باطلة وكل فرقة منهم تزعم أنهم على شيء وهذه الأمة أيضا اختلفوا فيما بينهم على نحل كلها ضلالة إلا واحدة وهم أهل السنة والجماعة المتمسكون بكتاب الله وسنة رسوله صلى الله عليه وسلم وبما كان عليه الصدر الأول من الصحابة والتابعين وأئمة المسلمين.
شيء دفرميو عن وهم الفرقة الناجية ما أنا عليه اليوم وأصحابي كواتما يتباسي تفرقدك كلنا مسلمانان دادا به بيقومان لدين دام باسي تروز يعني ناكين باسي سيارة أركان إيمان الناس بنال أركان إيمان أي الله شيء ولا شيء مذهب أهل السنة يعني اختلفوا على نحل كلها ضلالة إلا نحل واحدة. يعني شيء نحل يعني أو فرقاني كالدين إسلام دا فرقة يعني شيء أو كالدين إنه دين إسلام دا فرقة كير من بقولها فرقة بس بويك خلق جدلنا بارمتيد أو جويلة توجر بوتو فرقة يعني شيء والله من هذا مو كقصي كير قسمنا كروابو جو بقرا أو قول ابن كثير رحمة إخوائي قوري لبه كذا فرمي أم آية باسي تفرقي ناو مسلمانان دكاك أو بوتا جهمي أو بوتا جبري أو بوتا معتزلي أو بوتا عقلاني أو بوتا أمروش أمروش لناو يقرتو دا معتزلي مان هي لناو يقرتو دا صوفي مان هي لناو يقرتو دا قدري مان هي أنواع وأشكال هي لتوانم يقبض بينهم قال ابن عطية هذه الآية تعم أهل الأهواء والبدع تعم أهل الأهواء والبدع كواتا نقبل والله بس باسي كافر أو لك دين إسلام جهاد بيتوا وكذلك أهل التعمق في الجدل والخوض في الكلام وقال القاضي عياض ظاهر القرآن يدل على أن كل من ابتدع في الدين بدعة من الخوارج وغيرهم فهو داخل في هذه الآية لأنهم إذا ابتدعوا تجادلوا وتخاصموا وتفرقوا وكانوا شيعا أما قولي سي مفسرهم هنا ولا سرشي لسر أويك أم آية باسي تفرقين مسلمانان دكا كالعقيديان حتى هذا فرمي حتى في الفروع ابن عطية فرميتي والبدع والشذوذ في الفروع وغير ذلك من أهل التعمق والجدال والخوض في الكلام فدوانية مام الله كي زور مجرد لقلم دقانيا كي خوكاتيا قرتو كومال ومانا نبوة أفكار يعني خناو عبرت بناو نبراكم عبرت بفكره وتصوره أو ما ملاي بونمونا كلقديم دا كراوة لقل مبتدع دا أمره لناو حزب كان السكوات دق أو دق أمان مثلا لو خوارجو مبتدعانا كلو نصيا باس كراوة أنواع يعني تدايا بو يقرتو كام يعني حزب وكو كومبانيا واش يقرتو كام يعني ليم قرر حزب وكو الشركة وكومبانيا واش أو كومبانيا أنواع خلشي تدايا لنا أو كومبانيا يقرتو دا كسانة كتبو دردينم كالعقيدة سلف نزيكن لنا كومبانيا يقرتو كسانة كتبو دينم كعقيدين عقيدة معتزلية كسانة كتبو دينم كقرآن باورين بحديث بيغمبرني عليه الصلاة والسلام لا عقيدة ولا أحكام دا كسانة كتبو دينم لنا يقرتو دا كالمسألة هاوار كرني غيري خوا وشرك بلانا وهرشيشانيا أجر باشا تو برسالة كانوا بشتي مكره من باسي أنظمة باسي دامزراوي حزبية كم تو ما ينرسر تاج كاغرنجو بوشونا كان خويا لوشانا وبيرمتي خد بام تبيني آخر بمشي لك بيتناغن كاغرنج يقدق سدر فتح كان خويا لوشانا يعني مشكلة أو لقل أفكارها مشكلة ولقل تنظيمانية من أو برسالة ملك ردوبا والله من باتوا وايا وانيا والله من برا كومبانياك كومالك بدعة أفكاري لخوي كوكردوتو تشتريك بو بدعة صريحم أشكرا بروني قصدا كميانا تيدا لناو سركردايتي إخوان مسلمين كذا لا ينبغي النكير على من يستغيث بالمقبور ويشد الرحال إلى القبور دفرمي حاول كرنا غيري إخوة وشونا سر قبر داوالي كردني وكنت خو ما مصاب الرجاء اللي كم شتي بيسندوا بأساس ما بيسندوا به بس فبيرمتي خد لا راوز جاري ما بيرشي إخوان مسلمين من يقرتم لبرشاو دانيشتم باسي من باسي ما مصطلح الدين بها دين ضلنا بو أو خلق تقرير ما اگر پیچیت اوانا زنی چی اسلوبه که تو باشه من بجناب طلب تو بو خود ناگریم قصه کانم تاوکم تو مدخلی دیاسی تو خود بگیره تام قصه کانم تاو دکم دوای چی دلی بیله اخر بمشي من ناگین هیچ انجام ای بو لگل تو من دگم انجام چون دوای کما مسارنج پرسیاره کانی هنا او انا لمن نابرسي كتو كاكي جان ام بين سابقه در فتره دايم انا شو صبر لسه سوء ظن بنبه من دامني شب يقرتوا علي كومبانيا وقصي باشا بارمتيتان نيود بسند بابزانين آية ئێستا تۆ قسەی من کە تۆی ساڵی یەکگرتو ئاوا قسەکانی یەکگرتوون بۆ بێنە قسەی یەکگرتوون بۆ بێنە مەڕۆ بۆ مامۆستا سەلاح الدین بەها الدین ئەفەرمۆڵەتی لە سەرەتاوەتی بۆ ئەوەی خەڵک تەقریرمان لەسەر نەنووسێ و بڵێن وەڵای من نازانین یەکگرتو چییە کاکە ئێمە ئیخوان مسلمین مەگەر عیبێکی هەیە یەکگرتو ئیخوان بە ئەخرەوە نیە ئێستا لێ ئیخوانی بوون شەرەف ئەزانی باشە ئاخر من پرسیار لەوەکەم ماڵە ئاوا من پرسیار لە تۆ یعنی تەکفیری پرسیار لە تۆکەم پرسیار لە تۆکەم پرسیار لەوەکەم فەرموو إخواني بون مثلا ما قرأ عيبة أره والله عيبة أره والله أم قصي زور قرصة ديكم بلام ديوي زمني شتري ديوي تخلق دقات قناعات إخواني بون عيبة دي سلفي بون كابش جيري سي دكا بوش نازية سلفي بون آية
كتابە منووسیوە الجواب الصريح لمن بدل المنهج الصحيح 5 ساڵ پێش ئێستا کە ئەوانەی حزبی نوریان دروست کرد جارێ حزبی نور هەر تەشکیل نەکرابوو کە من یەکێکم یعنی نەک بڵێم وڵا عولەمای سەلەفی من هەر کەسێکی بچووک بەقەدر علمی خۆم کتابێکم نووسیوە بە عەرەبیش بڵام کردەوە کە ئەوانە سەلەفینین زۆر باشە بەڵام تۆ پێ دوانیە شتەکانە زۆر شمولیەکەیتەوە هەرچی بە دڵی تۆ نەبێ بە ئارەزوی خۆ تایتڵیانەیەتی ئەمە سەلەفی ساڵحە ئەمە خەواریجە ئەمە مبتەدیعە بەڵام دوای ئەم ناوبڕە جوابم بەرەوە بەڕێزان پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێمەوە. بەڕێزان سڵاتان لەبێ فەرمو بەردەوامین لەگەڵتان پرسیاری ئەوەم لێ کردی تۆ ڕاستەیە کە پێ بە ئارەزوی خۆت خەتێنی بەسەر ئەوەی کە بەدڵە نییە ئەڵەی ئەمە مرتەدە ئەمە ببوورە مبتەدیعە ببوورە ئەمە بدعەکارە ئەمەیان سەلەفی نییە لەبەرەی تەدەخولی سیاسەتی کرد پرسیارێکم کردووە پرسیاری زۆربەی خەڵکی کوردستانە ڕەنگە 2000 کەس لە پەیجی ڕەنسەنگایی بۆی ناردبووی بۆچی پشتگیری لە حیزبێکەکەی بۆچی پشتگیری لە بۆچی سەلەفیەکانی مسرت پێ سەلەفی نییە لە کاتێکا مێژوویەکی دوور و درێژیان هەیە یەکەمیان حیزبیان دروست کرد کە لە ئیسلامدا حیزبایەتی دروست نییە ئەوە و هەروەها لە منهەجیاندا هەر پیش بخۆنەوە لە ماڵەوە خەفەت ئێستا ئەوە کە پرسیاری تۆ بێ ئایا کەسێک حیزبایەتی نەکا پیش دەخواتەوە لە ماڵەوە دادەنیشێ چی بکات پێغەمبەران سەڵات مسلمانان بچەوسێنرێنەوە هەتاوەکو قیامەت لەژێر جەوری مەسەلەن ئەحزابێکی نادینیا بن کۆمەڵە حاکمی زاڵما بن هەردانیشن زەلیلی قوبوڵ بکەن پێدوانی ئەم سایکۆلۆجیەتی تۆ بۆ ئینسانی مسلمانی دروستەکەی تێکشکا و نەزۆک و لەرزۆک و هەزیلە دوو وەڵام یەکەمیان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لە ئەوەلەوە تا ئەخیر هاتوون پێغەمبەری وا هاتووە ئەزیەت دراوە ناڕەحەت کراوە شەهید کراوە و کوژراوە یەقتولون النەبیینە بغەیری حاق نەشگەیشتوتە دەسەڵات و حکم بەڵام کەم تەرخەمی نەبووە لە ڕاگەیاندنی دینی خوای پەروەردگار کەواتە ئەرچی ئێمەی مسلمان ئەوەیە کە دینی خوا بگەێنین هەوڵ دەین خەڵک لە تاریکایەکانەوە منە الظلمات إلى النور بۆ ڕووناچی تەوحید و ئیمان و ئەخلاق و عزت و کەرامەت ڕزگار بکەین ئەوە ئەرکمانە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قۆناغی نهێنیە کە ئەم هەموو جەورەی قبول کرد لەبەر هەتاوە بەسترایەوە و عەزەتیان نەدا ئەو کاتە مسلمانانی لە دەور نەبوو ئێستا مەلاین مسلمان لەسەر گۆی زەوی هەیە معقولە وەکو پێغەمبەرەکان صلی الله علیه وسلم چەوسانەوە قبول بکەن باشە بۆچی چەوساوە قبول دەکەن پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام دفرمي إذا تبايعتم بالعينة ورضيتم بالزرع وأخذتم بأذناب البقر وتركتم الجهاد في سبيل الله سلط الله عليكم ذلا لن ينزعه حتى ترجعوا إلى دينكم فرمي قريبا بكومالي معاملات الربوي ومشغول دنيا وبدوا زرعات وبارو ورباو وازهێنان لە تێکۆشان لە پێناوی خواتان کرد ئەخوای گەورە زەلیلیتان بەسەردا دەچەسپێنێ کەواتە لە خواوەی ئەو زەلیلی ئەمڕۆ تووشی مسلمانان بووە بە سەبەبی چی بەڵام بە سەبەبی تاوانمان و دووریمان لە ئیسلامی ڕاستەقینە لەن ينزعه خوای گەورە لەسەرتان لا نابە ئەو زەلیلیە حتا چی حتا دەبن بە کۆمەڵێک حیزب نا حتى ترجعوا إلى دينكم تاوەکو دەگەڕێنەوە بۆ دینەکەتان کام دینە ئەو دینە ناکە معتەزیلی بڵێ من دینیم ئیسلامە ئەوە ناکە مبتەدیعێک بڵێ دینیم ئیسلامە دین ئەو دینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام و سەحابە لەسەری بوون عەقیدەمان باوەکو عەقیدەی سەحابە بێ فەئین ئامەنوا بمثلی ما ئامەنتم به بەڵام بەپێی قسەی دکتۆر موسەنا ئەمین تۆ ئێستا لە تابعینی ئەو دینە نیت کە محەممەد المستەفا صلی الله علیه وسلم لەسەری بوو تۆ ڕیشەتە گەڕێتەوە بۆ مەدخەلیەکان بۆ ڕەبیعی مەدخەلی کە پیاوێکی سعودیە ئیتر بۆ خۆت مەسەلەن ڕێبازەکەت تاپۆکەی تەنابوز بالئەلقاب ئاسانە ستا من بەو دەڵم تۆ بەنایی یعنی بۆ چونکە ئەوان ئەسڵی دامەزراندنی ئەم حیزبی ئیخوانە حەسەن البەنا بوو کە من ئێستا بەو بڵێم تۆ بەنایی قسەکەی من لایەقتر و پڕ بە پێستی خۆیەتی زیاتر یا من کە دەڵێم ربيع بن هادي المدخلي عالمێکە لە عولەما لە چەندان مەسەلەدا من بە قسەی ناکەم چەندان مەسەلەدا تێگەیشتی بۆ نمونە کەناڵی ئاسمانیم هەیە کەناڵی ئامۆژگاری ئەو ئەسڵەن دەرچوون لە کەناڵ و تەسویرکردن هەر بەلایەوە حەڵاڵ نییە ئەسڵەن ڕایەکەی پێپەسەندی بە بەجایزیشی نازانم کەناڵی ئاسمانی تۆ خۆشە ئیجتیهاد کردووە ئیتر بۆ ئیجتیهاد لە بۆ حیزبیەکان بەڕەوا نابین تۆ بە جاری پرسی وەڵامی پرسیارەکەت ئایا من مەدخەلیم من تۆ ئیجتیهادت کردووە ئیجتیهاد ئاسایی باویش بیکات ئەو ئیجتیهادی کردووە پێی وایە لەم قۆناغیان ئیجتیهادێک پێچەوانەی شەرع نەبێت ئەو هەموو ئاەتەمان شەرع لە کاتێکە هاتووە لە پەرلەمان شەڕەکە هەندێک قانون مزاد بێ لەگەڵ ئەحکامی شەرعی شەڕ لەسەر ئەماکات بۆ ئەمەی ئەمە ئیجتیهادێکی سلبیە ئەوەی جەناب قەنات دانی من گرفتم لەوە نییە لە پەرلەمان قسەی حەق بکات دەستی خۆش بێ دوعای خێری بۆ دەکەم ئەویش و غەیری ئەویش گرفتم لەوە نییە من گرفتم لەوەیە تەفرەقە دروستکردن و حیزبایەتی ئەوەیان خزمەت بە ئیسلام نەبێت چۆن نەچێتە پەرلەمان زۆر ئاساییە با
ئەمڕۆ ئەوان وایان کردووە کە وەزعەکە وای لێبێ ئەو گروپ حیزبە دروستکردنە و لاساییکردنەوەی حیزبی علمانی وای کردووە دەنا ئەگەر بێت و مامۆستایانی ئاینی و زانایان و بانکخوازان بە ئەرچی خۆیان هەڵسن حکوومەت مەمنونیش دەبێت دوو کەسی وەکو دکتۆر موسەنا و زەید و عەمر بێنێ و داشنی لە پەرلەمانی کاگرنج با من بەعزەی حقایقێ بێڵێم طبعا ئیسام خۆی ئاوا فەقیرەکە لەم جۆرە بەرنامانە و ماشەڵڵا لە مینبەرەکەی خۆی شوێ چ فەقیرم چ ماوە پێت ماوە سەبریش نا جا خۆت فەقیرەکەی بەو خەڵکاڵی کەنەوە تۆ دژی پەرلەمانی تۆ دژی پەرلەمانی دژی دیموکراسیەتی دژی حیزبی تۆ دیموکراسی بە کوفرە زانیوانە وەڵڵا پیرۆزی ئێوە بێت بە کوفری زانی بەڵێ یعنی یەکێت پارتی و یەکێتیش کافرن ئەوە حواز حەتخواد بەخوا باشوت تۆ لەگەڵ تۆ دژی دێکێت تۆ دەڵێ عقیدە تێناگەی پارتی دیموکراتی کوردستان کافرە ناکەی لە بینی فەرق نا زۆر باشە ئێستا تۆ باشە من پرسیارم بۆ تۆشە بە یارمەتیت تۆ دیموکراسیەت بە مزادی ئیسلام نازانی حکمی زۆرینە بە زۆر بە مزادی نازانی سبینە لە پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ باشە بە یارمەتی و من پرسیارم لەویش کردووە بۆ دیە جوابم نێتەوە میوانی منی و لەسەر چاومێت یەک پرسیار بە یارمەتی دوو پرسیارە لێکەم و دوایەوە جوابی ئەو بەرەوە باشە تۆ دیموکراسیەت بەیارمەتیتان تۆ دیموکراسیەت مامەسارانجی مزاد نییە لەگەڵ دین خۆی فەقیر کردو ئاوا دیموکراسیەت تۆ یاری بەهەست و سۆزی بەرامبەرەکەت مەکە و من پرسیارت لێەکەم میوانێکی بەڕێزی منێ و مامۆستای ئێمەی لە چۆن نەزانی ناڵم تۆ ئەتوێ بەسەوە پرسیارانە لە بڕکە تۆ بەدڵتا تۆ شانازی بە دیموکراسیەتەوەکەی ئاخروانیە تۆش دوای ئەو قسەی خۆ بکە دیموکراسیەت حکمی زۆرینەیە تۆ بەدڵتا مزاد نییە لەگەڵ ئیسلام جا ها سەیریکە مشکلەکەی من هیچ مشکلەیەکم نییە لەو خۆیان بە زیابێ وەڵامم بەرەوە باشە وەڵامەکە دوایە مباز ئێستا جارێ وەڵامم بەرەوە ئەوە قسەیەکە بەحث و تەفسیلی ئەوێ بۆ بەحث و تەفسیلی ئەمە ماتماتیک ئەی بۆ ئەو شتە قورسانە لەوە پرسم بە دوو نەڵجواب تۆزانی یەک زائد یەک ناکاتەوە ئەگەرەوەنە نسبی بکەیتەوە ئەزانی یەک زائد یەک ناکاتەوە ئەگەر ژیانەوەنە نسبی بکەیتەوە کەواتە ئیطلاق لە دینی شاهێمای پرسیاری لەسەرە کاگرانج من چیش پێ پشتی چی پێش لێستا وتم قسە ناکەم لەم بەرنامە بەم شێوە ئەم پێوترێ نازانم چی بە حەز ناکەم باز پێوترێ نقاشێکی علمی تۆ لێی ڕاکەی پێوترێ نقاشێکی بێمانە تۆ زانی یەکی زایدنێ کاتە چەند نسبیە ئەکاتە چەند نسبیە ناکاتە دوو باش ئەکاتە دوو ماینەس ئەکاتە دوو پلاس ئەکاتە سفر کەواتە دەرسی ماتماتیکمان نییە وعدبێ تۆ ئەڵێ دیموکراسیەت پێچوانی ئیسلامە پێ دەڵێم ئەمە قسەی پرسیارەکەم شەرحی ئەوێ دیموکراسیەت بەبێ لیبرالیەت بەڵێ دیموکراسیەت بە ناوەڕۆکی لیبرالیۆ نەخێر قسەکەم ڕوونە و بەس مشکلەکەوەی لە قسێتیەگە سبینە ئەگەر بە زۆرینەی دەنگ لە پەرلەمانی کوردستان کاگرنج باشە هەموو لە هەبێ باش بابم تااقەتیم جۆرە قسانە باش ئەو بۆ ئەوە نەبهادی ئیجواب ئەو آخرەوە زانی چی کردووە بەعزێک ئەو مووقفی زۆر ضعیف بووەوە هادەیە بینەران حکومان من ئیسا پێتەڵم چۆن ئەم برا بەڕێزەمان پێی وایە دەروێش و سۆفی لە جەهەنەمایە یەگرتو و کۆمەڵ و بزوتنەوە لە جەهەنەمایە اینجا یەکێتی و پارتی و دیموکرات خوازەکان هەمویان لە جەهەنەمان سەلەفیەکانیش ئەوەی کە بەدڵی بەڕێزیان نییە هەمویان زال و گومڕا و سەر لێ شێواون سەیری کەسە پێی بڵێ فالح الحربی ڕئی لەسەری چیە بڵێ یحیی الحجوری ڕئی لەسەری چیە بڵێ ڕەبیعی مەدخەلی ڕئی لەسەری چیە بڵێ ئەبول حەسەنی مەعریبی ڕئی لەسەری چیە باشە ئەوانە نا ئەرێ بڵێ مامۆستا عەبدولەتیفیان تۆ مشکلە چیە لەگەڵ مەلا بەهمەن و مەلا جاسمی کورد خۆت برینداری مەلا کامەران فرمێسک بۆ خەڵک مەڕێ مەلا محەمەدی کاکە فرمێسک بۆ حەمدی سەلەفی فرمێسک بۆ خەڵک مەڕێ وەرە برینە بۆ خۆت چارە سەرکە من لەگەڵ تۆ قسە دەکەم منی سەبیۆستا وەستە قسەکانی خۆت کرد بۆ قسەکان لەگەڵ مەلا شادومانی تووس ئەوژۆک و تۆ سەلەفینیە بۆ بە مختەقی کوردستان دەزان مەلا محەمەدی مەلا فایق بۆ بۆ کوێ ڕادەکەی بۆ کوێ وەرە برینەکان چارە سەر نانا خبرینەکانم تۆ یەکێ لە برینەکانی ئەم نیشتیمانەی ئەم جۆرە بیرکردنەوەی تۆ مامۆستا مەلا عەبدولەتیفیان برای بەڕێزم ئەم جۆرە بیرکردنەوەی تۆ کارەساتە لەم نیشتیمانە چونکە تۆ نا بۆ ئێمە حیزب شانازیە حیزب ڕێبازێکە بۆ خزمەتکردنی نیشتیمان ئەوەی کە جایز نییە لە حیزبا ئەوەیە تۆ سەرکردەیە بۆ خۆدانەی مقدس و پیرۆزی بکەی لەسەر ئەساسی ئەو سەرکردەیە هەموو شتێک بپێوی ئەمەی کە ئیمام ابن تەیمیە فەرمێ إذا تفقه الرجل وتأدب بطريقة قوم من المؤمنين
مثل أتباع الأئمة والمشايخ، فليس له أن يجعل قدوته وأصحابه هم المعيار فيوالي من وافقهم ويعادي من خالفهم. تو أم حزبيك باور دوايا هر كسيك ببيوركي ربيعي مدخلي أو هاوشي وكاني أجر توزك لو دور كويتوا يجهنا وكخوتي والاحتمال بس غيري أو تو بي دوايا هر كسيك ام بیرو بۆ چوونانی ئێوەی پەسەند نەبێ مسلمانی ڕاست نییە ئێوە قوسی بە سەلەفی مسلمان نازانن لە میسر جەماعەتی ئەبوو یعقوب خەڵک لێت حاڵی بێتە بینەران گوێمان لێ دەگەن ئەوانەی قوتابی تۆ وەرەسەر عەقیدەکە لەبەرچی پێم خۆش بوو وەرەسەر دینی دیموکراسیەکەت کە دیفاعی باشە من ئەو دیموکراسیەکە دیفاعی دەکەم مەزانی چییە دیموکراسیەتەکەی من پێچەوانەی ئەو ئیستیبداد و دیکتاتۆریەتەیە کە تۆ هەمیشە تەقدیسیەکەی تۆ گەر جوولەکە حاکمی ئەم وڵاتە بێ حاکمی ئەم وڵاتە بێ خەڵک قڕان بکە تۆ باوەڕ بە غەیری تەعاو بۆ وەلی ئەمر نییە زۆر باشە زۆر باش ئاخر تۆ ئەم قسانەی ڕوبەڕووەکەیتەوە بارمەتی و تۆ پێ دوایە ئەوەندە مطیعی بۆ هێزی مستەبید تەنانەت جوولەکەکانیش حکم بکەن بە مەرجە حاکم بن بەولی ئەمری خۆتێزانی بارمەتیت بەڵێ فەرموو قسەرەی منە ئەگەر خۆم مردم دوای من ئەو هەموو بوهتانە بکرێ خەڵک لەوەی قەناعەت کە بەس من ئێستا مەوجودم لە ستۆدیۆکەم ئایا من ئەوەی بڵێ دیموکراسیم بە کافری دەزانم وەک خۆی وتی ئێستا هاوتت کوتم دیموکراسیەت شتێکە و دیموکراسیەت شەرنی ئەوەی دیموکراسی خواز بێ کافر بێ هەل كل من وقع في الكفر وقع الكفر عليه هەر کەسێک کوفرێکە کافر دەبێ خۆ دەرباسکردنە ئەمە خۆ دەرباس تێ ناگەی کەواتە قاعدەی حەدیثمان هەیە هەر کەسێک کوفرێکە کافر دەبێ بەس وەڵامی و پرسیارم دۆجار ئەگەر انتیفا شروط و مانع هەیە تەواوکەواتە بارەکە لافی ئەگەر بەس تۆڵی دیموکراسی خۆی ئەمان لەگەڵ دیموکراسیە تا ڕاستبوونیە ئەمان ئیسلامیان کردووە بە وەسیلە بەڕای برا بەڕێزەکەی من واللهی دیموکراسیەتیان ئەوەندە شیرین کرد ئەوەندە شیرینیان کرد لە دیموکراسی خوازەکان شیرینتر وای لێ هەدەستا مسلمان پێی عیب باسی ئیسلام کە کاکە دیموکراسمان دەوێت دیموکراسیەت ڕوحی ئیسلامە ئێبرا بڕۆ لەگەڵ پارتی دیموکراتی تێکەڵ بنەوە ئەوان حزبێکە 50 ساڵە دیموکراسی يعني حكم الشعب نفسه بنفسه وايقر دفرمي إن الحكم إلا لله باسي تشريع كاين باسي دخلاتي سلطة كاين سلطة مشكلة كان من أمريكا هبراكم باشا بلا من نزار إيوه أمان اتهام تانا كان من زوربي بو آماده كاريان برنامج زوربي شريطة فيديو كاني أمان بينيوا أوان قناعاتي أنواع كواتا ديسان كشمان نابي تو ديسان بدوا بأقوى دابني أنا أم بوشوناني وأمليكا أو خلشينا ديمقراطية يعني حكمي ايوه اخوا حاكمه ايوه حاكم ما اخوا ملائكه لعسمان وبنري حكم كعربي يا من حكم كمياتو يا ام بيوا بحكم الشعب لا ديمقراطيه اللي شويه بيتشواني اسلام من الله اقل ليبراليتي اللي بكيتو ديمقراطيه يعني مصطلح انا فرد كاشي من توم سوماني اعتزاز مدينه كتفك من ما مصطفى فرقي اسلامي كدلي تو هنا خلق دزانيت ورازناك هم كدزاني عيبه ديمقراطيه نازاني بوتاني ترك كردي من زيندوم وامادم والله اگر جولكش بي وسمع طاعي دكن اي ودرويا اي شلون ودرويا حرام درو تو لبران باسي ما تخلي كانك باسي ما تخلي كانك باشا بارمتي حماس الين خوارج حماس خوارج نين تو لم برس خوارج نين مسلمان جهاد كان تجي جولكا او جولكي كحسن بناي مرشدي عاميه كم الدله خصومتنا مع اليهود ليست دينيه درجه من ايتما درو بهتانه ابو حسن بن اي سرچاوكي درو بهتانه سرچاوكي تكبدمه بينا بس تو بزنال شي روجنامي روز اليوسفي ناوتا لشوي منها روجنامكي مخابراتي مصري او لو هنا وتلاش روجنامي سي سي هنا اي يوسف قرضاوي كذا شي بيروز باي لبابا دكا دعاء خيري بودكات بيروز باي تعزيل دكات اي قرتوي صلى الله عليه وسلم مات ودرعه مرهون عند يهودي اي قرتوي اسلامي كبيروز باي لدامزران علاقات بشوعي اقدوج من بن جولك بن مسيحي بن راوستي تخوا بلا برزه كان مسلمانا كحزبي شيوعي اگر بيروز باي لدامزراندني بكم من شي اسلامك چی ئیسلامێکە پیرۆزبایی لە چی دامەزراندنی حزب ساڵیادی دامەزرانی حزبی شوێی تەلەڤیزیۆنەکەتان پیرۆزبایی لێ دەکات تەلەڤیزیۆنەکەتان حزبی شوعی چیە لای جەناب پیرۆزبایی لای جەناب چیە پیرۆز هەموو خەڵک دەزانێت پێویست ناکات کافرن وانە هەموو خەڵکێک تۆڵی حزبی شوعی کافرە هەموو خەڵکێک بەلای تۆ کافرن حکمان نابێ بە جەماعەت حکم لەسەر خەڵک بێ نەخێر الإخوان المسلمون يهنئون الإخوة الأقباط بأعيادهم باشە پیرۆزباییکردن لە خەڵک بە الإخوان المسلمون يهنئون الإخوة الأقباط ئێوە ئێمەش پیرۆزباییەکەین لە
ئێوە پیرۆزبایی لە ئۆباما دەکات پیرۆزبایی لە ئۆباما دەکات سەرۆکی ئەمریکا ئێوە برام لەگەڵ زانی پیرۆزبایی لە چیە لەگەڵ کوفر کێشەتان نییە ئێوە پیرۆزباییتان لە قەزافی کرد وتان شۆڕش خەڵک ئەچێ بۆ خۆپشاندانێک لە دژی قەزافی کەش درۆیە بەخوا من باوەڕم باشە تۆ باوەڕ بە خۆپشاندان هەبوو لە مەسر لێرش باوەڕم پێ نییە بۆڵی درۆی من لە قەزافی باوەڕ پێ هەبوو نەک بە قازافی ئەی مەرجە کە تۆ باوەڕە پێیەتی تۆ خۆپشاندان خۆپیشاندانە بۆچی کرد شۆڕش لە دژی قەزافی باوەڕ پێ هەبوو شۆڕش لە دژی مرسی کرا باوەڕ پێ هەبوو نەخێر شۆڕش لە دژی دادی خەڵک بۆ ئەویان باوەڕ پێت ئێمە باوەڕ پێ نییە مرسی خەڵک هەڵی بژاردووە سیسی بە کوشتن و خوێنی 4000 مسلمان لە بەردەم ئەو سیسیەی کە مرسی ویسام الذهبی لەمەل کرد ئەو سیسی کە مرسی هێنا خزمەتکاری مرسی بوو خۆی کردبوو بە وەزیری دیفاع کەواتە کە لەگەڵ ئێوە نەبێ کافر مقتدا خۆمە دزەرەوە لەگەڵ ئێوەش بێ مسلمانی چاکە مامۆستا عەبدولەتیف پێ دوانیە هەردووتان لە یەکەچن پرسیاری محەدەدی نا پرسیارێک بۆ هەردووکتان پێ دوانیە ئێوە شریعەتی پێ دوانیە ئێوە شریعەت بە مەتری خۆتانە پێوە شریعەت مەتریتیانە و هیچ باشە تو هەرچیەک لەگەڵ تابێرچێک نزیکە بە ئایدۆلۆژیا حیزبەکەت بەڕوانگەکەت پێ دوایە ڕاستە ئەویش مامۆستا برا عەزیزەکەم لێ پرسم ئەڵێم ئێوە غەیریس ئێوە پێتان وایە بە فقه و دینتان وایە ئەڵێن حاکم بە هیچ شێوەیەک بۆت نییە اعتراض لەسەری بکەیت درۆیە لێم دەپرسی دەڵم درۆیە خۆپیشاندان جایزە درۆیە ئەداڵێ درۆیە دێ خۆپیشاندان جایزە یعنی کەسێک کە خۆپیشاندانی پێ جایز نەبوو یعنی دەڵێ حاکم چی دەکەی بازیم پێت لە وڵاتە ئیسلامیانە حاکم خەڵکە کوژێ لا يجلد ظهورهم وكو حديثي ئێوە هەیەنن کە لە متابعاتی مسلمە هەیە وەندێ لە زانیان پیان صحیح نییە ئەوە هەیەنی بۆ خەڵک قەناعەت پێک حاکامی ئەمڕۆ خەڵک سەرە بڕن خەڵک بە کۆمەڵە کوژن وەکو سیسی کردی ئێستا ئێوە ڕسمەکەی سیسیتان هەڵگرتووە لەوێ دیعایان بۆ باشە بەس حکامی ئەمڕۆ لەگەڵیان نیە حکامی ئەمڕۆوانی خەڵکەکەن خەڵک سەرە بڕێن یا گروپێکن بەناوی ئیسلام و حکومەکەن حکامی ئەمڕۆ دارمەتیتان تۆ خۆپیشاندانی پێ جایز نییە بەڕێز تۆ لەسەر خوتبەی مزگەوتێک باشە پرسیارێک ڕات چییە بەرامبەر بۆ گروپانەی کە خەڵک سەرە بڕنەوە حکامی منتیقەکە نینە تاوەکو ئێستا دام و دەستگای قانونی بەڕەسمی لە هەموو شەرقی ئەوسەتا یەک زەلام سەر نەبڕاوە ئەوە کۆمەڵە گروپن باشە ڕەئی تۆ چییە لەسەر ئەو گروپانەی کە خۆیان بە جیهادی ئەزانن کە لە ڕێگەی حکمی شمشێرەوە ملیۆنە مصری پرسیارێک ڕای ڕوون و ڕاشکاوی دکتۆر مسەنات چییە لەسەر داعش لەسەر ئەنسار السونە لەسەر ئەم گروپانە ئێمە پێمان وایە ئەم جۆرە گروپانە بەو شێوەیە کە لە ئیسلام پێویستە تێنەگەیشتون و خزمەت بەم نیشتیمانانەی ئێمە ناکەن و ئەمە کارەسات دروستەکە پێ دوایە ئیسلام لەوە میان ڕەوترە کە هەندێک کە زووا تەفسیر و ئێمە قەناعەتمان بە بۆچوونی داعش هەیە نە قەناعەتمان بە بۆچوونی ئەم برادرانەیە ئەم برادرانە ئەمە شەرعیە کە بە ئێواڵێن ئیسلامی میان ڕەو وەکو یەکگرتو ئێمە بخۆمان بە شانازی و میانەڕەوی منهەجی ئیسلامە ئیسلام میان ڕەو و ڕق و تون و شل و شلەتێنی تیا ناناش لە تێن و نیوە شلۆ شتانیتیان نییە ئیسلام ئێمە شەرع و فیقێکمانە بێ خۆمانی پێ بپێوین وەختێک کە من ئەم شەرع و فیقە خەڵکی پێوم سەیرەکەم ئەم برا بەڕێزە مرجئەیە ئەم برا بەڕێزە سەلەفی نییە مرجئە ئەوانن کە ئەڵێن ئەفعالی ئینسان ئیمانی ئینسان بەتاڵ ناکاتەوە ئەمان لە دەربارەی حکام مرجئان خۆ دەزانی ئەڵێ چی وڵی تر من ئەزانم جەناب ئەڵێ چی بەڵێ بەڕێزەکەم نفسی ئێمە خەوارج ئاسان جەنابێت کۆمەڵە نصوص هێناوە جەنابێت یارمەتی ئێوە شانە بەرامبەر بەیەک بەکارمێنەوە مامۆستای شەریعان ئێوە مامۆستای شەریعان ڕەحمە لەو گەنجانەی کە ئایانمە بەرنامەکەەوە قسەیتون بەرامبەر بەیەکەکەن پرسیارێکی ڕوون و ڕاشکاو ئایا حەز ناکەی ئەو پرسیارەی کە لەوم کرد لە تۆش یەکەم ئێوە مەترێکتان پێەیە شریعەت بە مەتری خۆتانە پێون هەرچیەک بەدڵە بێ ئەڵێ ئەمە ڕەوایە هەرچیەک بەدڵە نەبێ بە کەس قبوڵی هەرچیەک مەس بەڵگەکە و بەڵگەم کتم خوا گەوردە فەرمێ ئینی الحکم إلا لله دیموکراسی ژیانی حکم الشعب نفسه بنفسه هەتا وەڵامی پرسیارێک ئاەتم بۆ هێنایەوە ئەوە ئەوەترێت ئێوەی سەلەفی هیچ نین جگە لە باڵی ئاینی ئەحکامی حاکم بۆ پەردە پۆشکردنی زڵمەکانیان و ئێوەیان دانیشانووە دامی سعودیتان بۆ دێ بۆی بە خەڵک بڵێن مسلمانان ئێوە عاقڵ بن ئەمانە کافر نین ئیلا چه حاکمێک هاتووە بە دنیاە بە ئاشکرا بێتە سەر تەلەڤیزۆن ئیدعای کوفر بکە پێی بڵێ سەدام حاکمی شەرعی بوو سەدام وەلی ئەمر بوو ئێستا باسی ئەوەی کرد کە ئەو حاکمانە خەڵک دەکوژن و دەبڕن و دەسەڵاتدار و ئێوەش ئینکاریان ناکەن و پرسیار لە هەموو بینەرانی بەڕێز دەکەم 4-5 ڕۆژ پێش ئێستا چێ بوو دەستی هەڵبڕی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ حکوومەتی کوردستاندانە ئێمەی سەلەفی دامانە یا یەک گرت و کۆمەڵەوە دەتانە چی بەردێ ناخەنە سەر بەردێ لەم چێ داینە کاکە
خەڵک هەمووی دەزانێت وەڵامەکە چێ بوو تێگەشتی بەردی مەبەستی ئەوەیە ئێوە هەر کاتێ ئەتانەوێ مەسەلەن ولی ئەمر ئەوانە خەنە ژێر پرسیار بەڵام ئەوە ئێوەن شەرعیەتێن بە یەکێتی و پارتی ئەوە ئێوە نێچیبان بەرزانیە بەنە سەر کورسی کۆشتەکان ئەوە سەلەفیەکان نین لە کاتێکە دەسڵاتدار نیشتیمانە ئێمە متمانەی پێبەخشین دوایش هەر ئەو دەسڵاتدارە ئەگەر زوڵمی کرد وەکو من چوومە بەردەم سەرای ئازادی و خۆپشاندانم کرد دژی خۆپشاندانەکەم کردارەکانیشی ڕیسواکەم لای من حاکم خوانی تۆ یەکسانی بە یەکگرت و هەنێجار حیزبی یەکگرت و ئەسڵەن لە هەندێک مووقیفا لەگەڵ ئێوەیان وەکەیان وایە موسەناکان مووقیفی محریز بۆ یەکگرتوش دروستەکەن پرسیارە لە تۆکەم لەم برابە ڕێزەی کاگڕەنج بۆ ناو خەڵک بۆ ناو قسەت زۆر کاتە دادوەری لە بۆ ناو خەڵک و حەماسەت ڕاکێشانی خەڵک و چوونە سەر شەقام و خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشان ئەوە حاکم زاڵمە حاکم تاغوتە حاکم وایە کە هاتیشن دانیشتن لە پەرلەمان لەولاوە پەنجە هەڵدە دەڵێن هەر کەسێک دەنگ بۆ ئەوانە بدا ئەو پەنجەی بە ئاگر دەسووتێت ئەوە لەلایەک لەلایەکی کەس وای نەوتوە نەخێر باش ئێستا نیشان دەدەن بە سەوت و سوورە تۆ ئێستا زانی چی با من ڕاوەستی ڕادەکەوتم بەڵگەت بۆ دێنم ڕای ئەو نەهاتوە بەس بۆ وەڵامدانەوەی پرسیاری کە ئەوە منطقی خۆی هەیە فەرموو ماشا ئەو دەڵێت یەک تاکە کەس لەم میلەتە بچێ دەنگ بۆ یەکێتی و پارتی بداواتە بۆ ئەوان نەیدا ئەو پەنجەی بە ئاگر دەسووتێت باشە چێ وای وتوە مامۆستا سەید ئەحمەد ئەوە دەنگەکەیت ئەگەر حەز دەکەن گوێ ئەگەر زوڵم ئەگەر بۆ زوڵم دەنگ بدەیت گوێ بگرین دەنگ بدەیت بڵێ ئەو کە باسیەوە دەکات باشە بەڕ خۆبچە باشە ئێستا گەڵ دروستەکە بینەرانیش بیان لێ کەواتە بۆ جەنابی بەڵگەکە موجودەکە دەڵێن من ئێستاش پێتەڵێ دارمەتی باخسەکانی تاواکە ئەو باسی تەناقزاتی مووقیفی سیاسی ئێواکە سەیریکەن شتێک هەیە کە میزابی پێدەوترێت لە عەربی یعنی هەموو خانوویەک جاران پسوولکەیەکی هەبوو کە ئاو لە سەربان کۆ دەبەوە و لەو بۆڕیەوە دەهاتە دەرەوە ئەوانە دیعایەکی زۆر گەورە دەکەن و خەڵکێک کۆ دەکەنەوە دەنجیان پێ بدات کە دەنجیان پێدان و بردیان لە پەرلەمان ئەو جا هەر هەمووی خڕ دەکەنەوە فەرم و قوربان سەرۆکی هەرێم ئەوە تۆمان هەڵبژاردەوە فەرم و قوربان ئەوە تۆشمان دانایەوە کاکە ئەم دوو فاقەیە چییە لە لای خەڵک ئێوە مجاهدن ئێوە تێکۆشەرن حکم بۆ ئیسلام دەکەن لەولاشەوە ئەوانەی کە پێیان دەڵن تاغوت و پێیان دەڵن مەلعون و ئەوانە گەندەڵن خۆتان دەیان دەنێنەوە ئەمە دوو فاقەی نییە زۆر باشە کاکی دەرێنەر کاتم ماوە جوابی بەمەوە زۆر باشە جوابی مێرەوە بینەرانی بەڕێز پاش کورتەیەکی هەواڵەکان بەڕێز دکتۆر موسەنا ئەمین جوابی ئااتەوە هاوکات میوانە بەڕێزەکانیش پرسیارەکانیان ئاراستاکەن لەگەڵمان بمێنەوە سپاسانەکەن. بەڕێزان لارکیان سلااوان لەبێ بفەرمو بەردەوامی لەگەڵتان بۆ درێژدان بە دیالۆگەکەمان بەڵام لەم ناوبڕە کورتەی کە چوومە دەرەوە دکتۆر سەید ئەحمەد پەیوەندی پێوە کردم کە وتی من بە هیچ جۆرێک شتی وام نەوتووە ناوی هیچ حزبێکم نێناوە وتومە ئەوەی کە زۆڵمەکە بۆ ئەوەی کە لەسەر مناقەشە جانبیە نەڕۆین مامۆستا بینەرانی بەڕێزێمە تێکستەکە دوایی لێرەوە داوا لە پۆرتاڵی ڕووداوەکەم دەقی قسەکانی مامۆستا سەید ئەحمەد لە پۆرتاڵی ڕوودا و دابنرێ بزانین وای وتووە یا وای نەوتووە من لێرەدا لەبەری خۆشم دەرفەتم نەبوو ببینم من بۆم نییە حکم بدەم شتێک بە چاوی خۆم نەیبینم. یەک پرسیار ئێوە پێوانەی موسڵمان لە لای ئێوە چییە؟ پێوانەی موسڵمان هەر کەسێک باوەڕی بە پایەکانی ئیسلام هەبێ ئەرکانی ئیسلام جێبەجێ بکە وەکوی لە عەقیدە هاتووە تەصدیق لە دڵیا هەبێ ئیقرار لە زمانیا هەبێ کردەوە لە ئەعمالیا هەبێ ئەمە ئینسانێکی موسڵمانە. ئەگەر کەسێک هەموو ئەم سیفەتانەی تیابێ بەڵام لە ئینتیخاباتە کۆمەڵ بێ یەکگرتو نەبێ بزوتنەوە بێت یەکگرتو دەنگی پێدا ببوورە تۆ باسی مەسلحەتی سیاسی ئەەکەی لە هەڵسەنگاندنی کەسێکە من هەزاران کۆمەڵ لە یانگری بزوتنەوە لە یانگری کۆمەڵ لە یانگری گۆڕان تا ئەو پەڕی کەسی بێباوەڕیش دەنگی بە منداوە بۆچی ئەڵێم کابرایە بە کەڵکیەوە دێ خزمەتی نیشتیمانەکەی بکە لە بەغا بۆچی وانە ئەوانەی ئێمە ژوامان فێر نەکردوون فێری تعسوبی حیزبیمان نەکردوون ئەوەی کە لە حیزبی ئێمە نەبێ ئیبلیسە و ئەوەی لەگەڵ ئێمە بێ قدیسە ئێمەوەمان خەڵک فێر نەکردو بەعکسەوە ئەم منهەجە تازەیە ئەم برا بەڕێزانەیە ناوێنێتە ناو ئەم نیشتیمانەوە و بەڕاستی من لێرەوە تەحزیرێکە دەم بەم خەڵکی کوردستانە ئەڵێم ئەم بجۆرە بیر و بۆچوونانە خەتەرناکن بۆ سەم بە ڕێزی خۆم بڵێم بۆ یەکەم ئەم بەڕێزە ئەڵێ وەکوتم هات کەسێ باوەڕی بە دیموکراسیەتە بوو یعنی باوەڕی بە کوفر هەیە کەواتە لە دایرەی کوفرایە یان نزیکە لە کوفر یا لەوانەیە کافر ببێت تر خۆی یەک لەم هینانەیە
لولا هادشي طبعا ئەمە هەموو حیزب علمانیەکان نەکرێتەوە بە دەنگی خۆی محاضراتی خۆی خطبەی خۆی هەیە لەسەر مەوزوعە یەتە سەر ئیسلامیەکان ئەڵێ والله تۆ مشکلەتە کێشە دەبێ بۆ مشکلەتە کێشە دەبێ نا بۆ مشکلەتە کێشە دەبێ ئەم لە وەزعەکە پێش بەرمەتی پێ دوایە با من پرسیارەکەم تاواکەم بەرمەتی بمبورە کاکەنج ئەم برا بەڕێزەیەتە سەر ئیسلامیەکان بە خۆتبە و دەنگی خۆی هەیە هاوارەکە ئەڵێ ئێوە باوەڕتان بەوە هەیە بە دیموکراسیەت ئیسلام بێنە ئەو کەسانەی کە وەکو ئێوەن ئەو کەسە بە والله ئەوانەی کە لەگەڵ ئێوە نەچنە جەهەنەم ئەوانەی لەگەڵ ئێوە نەچنە جەهەنەم باسی هەموو حیزب ئیسلامیەکانەکە باش یەیتە سەر سۆفی و دەروێش پێی وایە قبولی و کۆمەڵەشت ئەڵێ ئەمە تۆمە ڕاست نییە لە تەنیشتەوە ساڵێ ڕاست من ڤیدیۆکەم بۆ برای خۆم نات هەردوو قسەکەش بڵاو کراتەوە لەگەڵ ڕێزمە مامۆستاجان ئەوکەوی قسەی متەناقزەکەی من خۆزگایوانە من هەردوو ڤیدیۆکەم لە پێیجەکەی خۆم بڵاو کردەوە لەگەڵ ئەو ڤیدیۆی تریش لە پۆرتاڵی ڕووداودان ئەمە خاڵێکی تر ئەم بەڕێزانە سیاسەتی منهجی تەزلیلکردن یعنی وەکوتم هەر کەسێک لەگەڵ خۆی نەبێ ئیتر زاڵ و سەر لێ شێوە بابە ئەمە منهجی سەلەف نییە منهجی سەلەف ئیعذاری خەڵکە هێنانەوەی عذرە بۆ کەسێکە مووقفێکی لەگەڵ تۆ جیاوازە ئەخلاقێکی لەگەڵ تۆ جیاوازە بێ عذری بۆ بێنیتەوە لە هەمان کاتە کە ئەم هەموو شیدەت و تونوتیژیان لەگەڵ هین هەیە لەگەڵ مەسەلەن ئیسلامیەکان هەیە و ئەیانێرن بۆ جەهەنەم و بەضال و گومڕایان ئەزان و حیزب بە حرامەزانن لەگەڵ حکامە قەدوانین يعني بعث لا امان صدام لا امان كافر نبو ياك دقيقه اخر تو كامل صدام باش كافر صدام كافر ياك دقيقه بارمتي والله مدام صدام لو كاتو كمن طلبه بوم لجامعي مستنصريه لبغداد بلا من صدام كافر بو تا امروش بلام قرضاوي كي تو دفاعي لكدوتي مسلمان بو ببوره صدام قرضاوي تو بلاوي كان ولا فيسبوك سيري كان قرضاوي دلهم بمسلماني من استر ظلم كافره بلام او الله الشيخ كيتو بهاني بو يناوتو شهاده اسلامتي ياته واساسي شيني وقسانه اوش ان شاء الله لا يوتيوب سيري كان زاني قرضاوي مسلماني دادنيان اجازه بري خبله بس تواو اجازه شي مسلمان تو لكاتك اما صدام مسلمان دزاني درك ودوانيه من بلا مو كافره اخر ديواني منهجكي توانيه منهجكي توانيه مبارك بمسلمان زاني تو مبارك بلا مو مسلمان بو وانيه اي قذافي كافر بو بوشي فرق بين مبارك وقذافي على عقيده ذا فرق يا اخر فرق شيء بين عقيده سروشي تركيا بلايتو مسلمان كافره كام قول اوي مسلمان دجله حكومتي من حكومتي علمانيه حكومتي علمانية ودستوري تركيا علمانية من رئيسي حكومتي علمانية أزاني شون برابر رزق أي بو سروك كاني حكومتي هرم بطاغوت دزانن أيش دلهم مسلمان وحكومتك حكومتي علمانية سروكي حكومتي هرم قد بطاغوت زانيوه سروكي حكومتي هرم ظالم بو كس بلي ظلمك سروكي حكومتي هرم ظلمي كردوها وظلمش أكا طاغوت وكافر وبيويست وازل ظلم كردن بينه لو شتانك ظلمي كردوها لو شتانك طاغوت وكافر والله ميوم طاغوت وكافر محكمة قبل بيشك بلا كافر ما أخلاقي يوماني بخوف كافر باش قابلي مقارنة سروكي هرم بقدر سروكي تركيا غدري لكرد كردوها أو مسلماني كي برسياري ظلمي عيار 24 وأمانة في ظالم ونازم عيار 24 سروكي تركياش عيار 24 مسلمان وحكومة ألمانيا أجر باسي ظلمك كافر يا مسلمانة أجر باسي ظلمك سەرۆکی هەموو حیزبەکانی کوردستان کە لە دەسڵات بوون زوڵمیان کردو بڵێ وەڵامی پرسیار بەڕوونی سەرۆکی هەرێم کافرە مسلمانە ناخێر سەرۆکی هەرێم بەلای تۆ کافرە من ئەڵێ بۆ بەناوی منەوە بۆتان دەکەی پرسی وەڵام تۆ لە لایەکەوە هەست ناکەی لە تەناقزاتای جارێکی جارێک پێڵێ ئەو بەولی ئەمرێ زانێ جارێک پێڵی بە کافرێ زانێ کامیانەکەی واگەێنێ بۆچی لە منە پرسی کافرە کافر نییە برای بەڕێز سەرۆکی هەرێم وەڵامەکەوەیە سەرۆکی هەرێم ئەبێ هەر کەسێکی تریش منیش و تۆش سەرۆکی هەرێم مسلمانەیە کافرە سەرۆکی هەرێم خۆی کوفرێک دیار نەکا لە خۆی چۆن بڵم کافرە لە محکەمەیە بڵێ کافرە من ناتوان بڵم کافرە یعنی مەذهب و منهجی ئێمە وایە خەڵک کافر ناکرێ ئەوەی بۆ ئەوانەی مصر کافر دەکەی ئەوانەی مصر کافر دەکەی من وتم حسنی من مەذهبی تۆ پرسم بڵێم لە مەذهبی خۆتم پێ بڵێ تاغوتێکی زاڵمی سەر لێ شێوەیە گومڕایە مرسی پیاوێکی مسلمانی سیسی کافرە سیسی زاڵمێکی مجرمی خوێن ئەو کاتێک کە مرسی اختیاری کردبوو پێغەمبەری خوا دەفەرمێ إلا أن تروا كفرا بواحا ئاگاتن لە حەدیث نیە ئیشی نا باشمان ناگا لە حەدیث تۆ ئاگا لە حەدیث نیە سەرۆکی هەرێم مسلمانان سەرۆکی هەرێم و هەر کەسێکی تر ئەبێ محکەمەیەک تەکفیریکە تەکفیر ئیشی ئەفراد نییە باشە ئیشی تۆ نیە لەسەر منبەر ئێستا مسلمانیان کافرە وەڵام من نەداینەوە نازانیت هیچ سەرۆکی هەرێم بەظاهر مسلمانە
ئەگەر قەرارە بۆ مسلمان بە ظاهر بۆ حکمەی لەسەر خەڵک تۆ مامۆستای شریعەتی تۆ چ زانی تۆ زانی شەو نوێژ ناکە بەلای تۆ تۆ زانی لای من نیاتیە بەظاهر مسلمانی باوکشم لای من باش يعني من خۆ من دڵی لە دڵی کەسا يعني چۆن بە ظاهر مامۆستا محەممەد فەرەج مسلمانە هەر ئەوەش بە ظاهر سەرۆکی هەرێم مسلمانە هەر وەکو ئەی لەگەڵ مرسی شەو ڕۆژنانە خواردەوە ئەوەنە بەدڵ ئەڵی بەڵێ مسلمانە و پیاوێکی باشە هەر بەظاهرش بارەکەڵە باش زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە بە کورتی فەرموو بە کورتی فەرموو بە کورتی فەرموو بە کورتی فەرموو بە کورتی بە کورتی فەرموو مامۆستا با من سەیریکەن سەرەتا وتی وتی ئێمە ئیشمان ئەوە نییە کە کەسێک لە حیزبەکەماندا نەبێت بە چاچی نەزانی و لە حیزماندا بەرزیکەینەوە دكتور يوسف القرضاوي دلي الإخوان إذا أحبوا شخصا رفعوه إلى السماء السابعة وإذا كرهوه هبطوا به إلى الأرض السفلى لا كتابي سيرة ومسيرة مجلد يدول أبري حفتها هوشت أجر إخوان كذا شيء بدل بدي بنا آسماني حوتا يك برسيار تعريفي توبو شيخ يوسف القرضاوي لقل ما مسطع علي قرداغي تشيا دو كسي إخوانا هردو كان دانشتون لتنجي أكثر ضلينا نتمسك بالديمقراطية ونقاتل من أجل الديمقراطية منيش ضلم وهذه جاهلية باشا برسياريتو باشا برسياريتو ليتا برسم تعريفي بو ما مسطع ملاكري كار دوا برسيارم بوتو مسلم الأكريكار مسلمانێکە بیرروڕای تایبەتی خۆی هەیە من لە هەندێشتالی جیاوازم لەگەڵ نێدش ئاوڕام لەگەڵی بەس ئەوانە لەگەڵی جیاوازی کە نەقدی یەکگرتووەکە نانە خێوانە ئەوانەی کە سەبارەت بە یەکگرتووە منهەجێکی تایبەتی هەیە نەرمونیانی ترسنۆک و ئەوانە ببوورە یعنی ئێستا من ئەڵێم ئەو پیاوە خاوەنی منهەجێکی تایبەت بە خۆیەتی نەهج و ڕێبازی ئەو معروفە ڕێبازی تایبەت بە خۆیەتی یا شەرعیە و تایبەت بە شریعەتی ئیسلامە لەناو ئیسلامە ئەوەش مەذهب و بۆ چوونێکە لەناو ئیسلام ئەوش مەزە بۆ چوونێکە بەدڵی من نییە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی هەرچی گروپێک هەڵسێ ئێوە ئەتوانن بڵێن بەڵێ لە ئیسلامە ئەمەش جێبێتەوە ئەمە تەشویقکردنی ئیسلامیە ئەمە تەشویقکردنی شریعەتی ئیسلامی نیە تۆ ئەڵێ من میان ڕەوم ئیسلامم ئەو سەلەفی ساڵحە ئەو بە جۆرێکی تر بیرەکاتەوە کەواتە ئیسلام هەوەیە بەڵێ ئیسلام فراهوێنی یەک هەوەیە بەس هەوەیەکی جامع و شاملە ئەم خەڵکی تیا جێبێتەوە زۆر باشە فەرموو یەکەم کەس پرسیارەکەت بکە بس بكورتي يك برسيار يك برسيار كاكا اما بچل ثانيه والله چل ثانيه بريد كا شوين دوره شو چل ثانيه كروي اما مصاب الرزا اما مصاب الخليه اما مصاب الرزا عليه برلمان بو برسيار كم دكتوره ضيف مايككت ايه عليه برلمان وديمقراطي وانا سياسه حرامه من اوتان الرسمي مدخليه كان ملايا لبروسي هالبجاردنان او تاو بروسي هالبجاردنان مدخليه كان لكتلكي جنابتن بجداريان كديار بيروز باي كردن حزبي شيوعي حرامه او بيروز بايتان لحزبك علماني كردو روشنا بو بيروز باي بو شو بو دز بكارون او خد اما او مدخليه طلبكاني تون اما انا كتلكان تون بريس باشا دتو دست بارامتر دست او دنگ ناروا كاك يا باشا وين كان بيزنا زورتين ام ماما صابر رزانا دان كتابو بلاو كراواني لسر حرامبوني يادي مولودي نبوي او تا باشداريان كردو ليادي مولود غلط بابيت كاكا عليه الزنا باشترى ل مولودي نبوي تاو زور سپاس دەکەم فەرموو قوربان ئەندامێکی سەرکردایەتی زۆر سپاس کاکە تۆ ئەمەڵەی کوتلەکەی تۆ ئەمەڵێ من کوتلە نیم ئەمەڵێ من حیزب نیم من فەرموو بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم بێدەنگ بارمەتێک بێت هەموو بەڵگەکانە بدەمی باشە تاوا باشە سپاس باشە کاک بسم الله الرحمن الرحيم دكتور مسنا باسی شتێک دەکات لە ئیسلامە کە حیزباتی و شتێکی زۆر گرنگە و دەڵێ من لەسەر منهەجی سەلەفی ساڵحم پێم خۆشە بزانن و بینەران هەمویان بزان سەلەفی ساڵح تەنانەت لەسەر ئاوە و دەستگەیاندن بە ئاو بەڵگەیان هێناوەتەوە بەڵام دکتۆر دوو ئاەتی هێنایەوە بۆ ئەم حیزباتیە کە ئاەتەکان هەرچی بەڵگەن بەسەر خۆی پەروەردگار دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى نەوێت وتعاونوا على التحسب والتفرق بر و تقوى ئەوەیە کە خۆی پەروەردگار فەرمانی پێگر بێ بەڵام حیزباتی خۆی پەروەردگار قەدەغەی کردووە تەفرقە خۆی پەروەردگار قەدەغەی کردووە کەواتاوە نابێتە بەڵگە بووی و هەروەها ئاەتی شتر خۆی پەروەردگار دەفەرمێت پێ دوایە ئیسلامیەکان بڕۆیان بە دیموکراسی هەیە دیموکراسیت لە ئەمان وەسیلەیە تا ئەگەنە سەر حکوم نەک هەر باوەڕان پێدی بەڵکو قەرەزاوی دەڵێ نقاتل من ئەجل الدیموکراتیە ئێمە جەنگ دەکەین و خۆمان بەکوش دەدەین لە پێناوی دیموکراسیەتە پێ دوایە ئەگەر بگەنە دەسەڵات یەکگرتو کۆمەڵ و بزوتنەوە ئەڵمانیەکانیان پێ قبوڵە بێ من پێم وایە کە بگەنە دەسەڵات ئینکاری شەرعی خۆی پەروەردگار دەکەن و محەممەد مرسی دەڵێ کاتێ پرسیار لێ دەکەن ئایا دەست بڕینەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بوونی هەڵێ نەخێر
اصلا لشريعتها دزبرينوني وشتيقني ناي دزبرينو بي كواتە تۆ لەگەڵ ئەوەیە ئەوەی دزی بکە ئێستش دەستی ببڕێە ئەبێ ئەو هەلو مەرجەی کە دز دروستەکە ببڕێت و لە ناو ببرێ ئەوە مەسئلەیە کە حاکم بڕێری لەسەر دەدا کە ئەو کەسە ئەگەر کاتت نەما بەرمەتیت کاگڕنج ئیسلامیەکان ئەوتانی محەممەد مرسی باشکرا دەڵێ ئەسڵەن لە شەرعانیە نەک ئەوەی بڵێ کاکە ئەم کەسە دەستی بڕێتێنە دەڵێ هەر لە شەرعانیە بەرمەتیتان فەرمو قوربان. دكتور جان من برسياركم بو ماموسا لا پشتوار برسياركم بو ماموسا عبد اللطيف ماموسا عبد اللطيف بالدكتور مسنى عليه سروكي يريم بكافرز يعني ازاني انا من بيد بريس تو سروكي هريم حكم بقرآن كأننا جواب برا الراس وخو وي برسياركم كم حكم بقرآن كأننا لا مشتك أنا بس حكم بقرآن كإيمان دار إيمان دار مو بزورة كاكا خو محكمة جوانا استعمل قوم والامية دم أبي سريعي حكم بقرآن كأننا لا مشتك أنا تعرفون منهم وتنكرون تعرفون يك دليل بيبل حكم بقرآن كبير أجر حكم بقرآن كخوي بإيمان دار وبولي أمر مسلمان يزاني خوي جورل سروي حوطة بقاسمان وفرمي فلا وربك لا يؤمنون وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم كواتا كافر يا مسلمان والله ما ندوا تو جواب مبروا سروكي من فرديكم بكافري بزانم بمسلماني بزانم هيش ناقوري بلام تو تأسيدك عاد بكافري زاني مسلمان اي حكم بقرآن ناكاتش دوهم اما مستايا كاتب ما مستايا كاكا هاتي تسيار كي نهاتي محكمة كي بارمتيت كاكا بارمتيت باجواب بنا زاري برسيار مكا برز دكتور مسنا فرمو ام برابر رزانيك ل بدعكانيان اويا كدائما نيتي خلق خوينوا نيتي خلق يعني الله باوريان باونيه اوا اكن يعني لجياتي اما بريارة نيت ما نخوينه او انا جوتو انا هر هموي وثيقه لبردستما هر زاني شلون وثيقه زاني شو وثيقه لبردسه اوي كتول سر منبري بيغمبروا ناوزراندن بمنكي الله دكتوري جاهلي فاشل كخويف جاهل ودكتوره كي نازم حزبكي فاشل باشا تو قلت يا قلت كفيان الله بعقل مدخليه بعقل داني تول ملا كامران تان لشمشمال يك سي دي كامل ام برزها توس بمن الله بيدعشي روي بيزا جاهل فاشل دروزن لمنبري بيغمبر صلى الله عليه وسلم قاموسي جنيه وكانت بخوين موزو لا هي من بلا هي هموتان لك شو من جنيهم بيه وداوا لا امان الجنيه بيه هر قاموسيكم لايا قاموسي من لايا بيز دانت بو بخوين مويان ددانا هل يقداني من بلا يقدانا او تضلي اوي كسيكا ايوا جاري التنابز بالالقاب اما بيو نالين بناي بما ضلين مدخليك ودرويا بتوبه من اللي جامع خو من عيب ابني بلا يقدر او جادلي شي دلي والله كسيك دبيت مدخليك عقلي دابني عقل ماندانين اگر ام بينران همو تيدا قال عقل ماندانا ولا تواني ام لا انجلي عقلانيه بودا با معتزله برام اي شلون عقيده معتزليان هي زور بيان عقيده معتزليان هي زور بيان من لكامم من لتشيم بشك التدا بشم لتشياتي لعقيده اعتزال زور باشا فرموا دعاء برسيار ام برادر ام برادر بدا خوا هاوركاني شهر وها شي كان برادرا اسم دكتور مسنى وهاوركانيتي باشا زور لباسي مصر هروها سيسي وهروها حزب نور خوان الامام مهم كردوها من سي صال لمصر بوم بتشاوي سر احداث كاني مصر بينيوا هم احداث قطواله ما كما هم بينيوا براسي بو شوازن كان برادرنا ويناي لكن بشوازك لشوازكان بريتي لشواشكاري بريتي ناراسي خوزيا لشوينك اما بمانتوانيا ام حقيقه بو خلق روشن بكينوا حزبي كان بشويك لشيوه كان زور شرم كان كاتي قال لي انتونكي كاتي قال لي انتونكي شرم بحزباتيه كان هروها برساله لدكتور مسناكم دكتور مسنا اجر ايوا هندا مو نرمن لبرامبر اواني كغير خوا برستن اواني هواري قبركن اواني هم او خلقاني كبابلين يعني صوفي غير خوا برستن قبر برستن هركي كغير خوا برستي ايوا موتان نرمل لبرامبريان بلام لقر مسلماناني خواصا بو خواص الحاو امانه ايوا توندن ايوا هم خسيكن بارمتيتان كاكا تو اتوي عدالتي تابع بس اتوي عدالتي تابع دنا يلم جناب قصب كي لبروي شش كسستا والسلفيه قساكا او سلفيني او بارمتيت ده فرمو بسم الله الرحمن الرحيم
زۆر بە پەلاسێ دوو پرسیارم ئاراسی دکتۆر مستەنا دکتۆر عەبدولەتیف فێ ڕوونکردنەوەی یەک پرسیار بۆ هەیە دکتۆر عەبدولەتیف لەم نامیلکەیە بڵاوتان کردووەتەوە هەرچی حیزبی ئیسلامی هەیە 72 فیرقەکەن هەرچەنە حەدیثە قسەی لەسەر زەعیف بێ هەمووی بۆ جەهەنەمە 72 فیرقەکە بە حەماسی شۆکەیسە حاشای لێکەی ئایا ئەم فیرقانەکەوە مەسەلەن حیزب عەلمانیەکانش کە زۆرینەی خەڵکیان لەگەڵایە ئەوان حیزبن و ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئایا ئەوان لە فرقەی جەهەنەمین یاخو فرقە ناجیەکەی پێغەمبەری خوا زەرتاو کاتت نەما کاکە پرسیارم داوای ڕوونکردنەوە باشە کاک دکتۆر بیا بۆ برادەرە کاک دکتۆر مستەنا بیا بۆ برادەرە کاک دکتۆر مستەنا ئێوە هەست ناکەن کاکە دەرفەتی جوابانەوە نامێنێت دەرفەتی جوابانەوە نامێنێت بیا بۆ وەڵامی بدەمەوە من ئەو برادەرە دکتۆر گیان کاکە ئەو برادەرە بەڕێز کاکە ئەو شۆڕشانەی گەلی کورد کردوێتی کاکە هەمووی کودەتا بوو برادەر عەبدولەتیف ئەویش حرامە برادەر دوا پرسیار فەرموو مامۆستا سڵاوی خواتان لێبێ بەڕێزان کاگرنج تکایە من وەڵامم ئەوێت تکایە لە زۆر لە دوورەوە هاتووم بەڕێزیان لە مزگەوتێکا فەرموون کاک دکتۆر ئەفەرمێت هەنێ حیزبی ئیسلامی هەیە شەرمیش ناکەن حەیاش ناکەن ئەڵێن پەیڕۆ پرۆگرامی ئێمە حکومەتێکی دیموقڕاتی و فرە حیزبیە ئەوان لەگەڵان بۆ جەهەنەمن یەکێتی و پارتی ئەڵێن حکومەتی ئێمە دیموقراتی فرە حیزبیە ئایا ئەتوانێت بەوان بڵێ ئەچنە جەهەنەمەوە چۆن بەیەکێتی بە کۆمەڵ یەکگرتووە ئەمە دووەمیش ئەڵێ حیزبەتی کاتت نەما کاکە گیان کاتت نەما برای عەزیزم هەر پرسیار بێ وەڵام نەبێت بینەران عاجزە بن برای جان باشە فەرموو ئەو پرسیارە و ئەمثالیش دەدەن دانیشن کاکە دانیشن بەهدوو برای بەڕێزم دوو پرسیار کرا بینەرانی بەڕێز پرسیاری یەکەم ئەو بەڕێزە دەڵێ ئێوە دەڵێن وەڵا هەر کەسێک حیزبەتی و تەفرەقە بکە ئەوە لە 72 فیرقەکەیە باشە دەتوو بزانە من کاری لێ دەکەم ئێستا دڵت خۆش دەکەم زیاتر تاکیدی لێ دەکەم پرسیاری لەسەرەوە زەعیفەیان ئەوە هەموو قولي علماء أو حديثة براكم إمامي حاكم رحمة خوالي شيخ الإسلام تيمية إمامي شاطبي ابن كثير الباني عراقي أحمد شاكر أبو داود بلى سيوطي بلى صحيحة ابن العربي ابن باس كاكا با ولام دمو بابا كاكا ايوه هاتون جواب بدريان نابێت جواباتەوە برای بەڕێز لو شوێنەوە دەیڵێم گوێم لێ بگرن هەمووتان وەکو نەسیحەتێکیش دەیڵێم خوای گەورەش ئاگای لە نیەتمە ئەو قسەی کە دەیکەم خۆ بۆ دنیا زۆرم لەسەر دەکەوێت خەڵکێکی تەکفیری دژی منە خەڵکێکی سۆفی شەخص پەرست دژی منە خەڵکێکی توندڕە و دژی منە ئەوەش دەڵێم بۆی چێش دەبێتە دوژمن با بێتە دوژمن گوێم لێ نییە بەڵام وەکو نەسیحەت پێتان دەڵێم گەنجان و دڵسۆزان و خوێن گەرمان و بەپەرۆشانی ئەحزابی ئیسلامی واز لە حیزبایەتی بێن بەڵام دیندارێتی بکەن نەوەڵا من هیچ نیم بارمەتیتان جوابمێنەوە لەسەر بەرنامەکەوە پێم پیغمبری خوا علیه الصلاة والسلام دفرمي وستفترق أمتي على 73 فرقة كلها في النار إلا واحدة. باشا يك برسال. أو واحدة يشيا من نال منهم. ما مستاكي آيني أو سورة بنولي وأتشنا بيرشولي أجر كسيك إدعاء كفر بكاء وشيا كان أجر حكم كان. بارمتي تان. أوه يكمل برسالي بيرش والله يكتس بشر دعاء. ما مساجان. يكتس بام سؤال. يكتس بشر دعاء. برسالي وبرش بعولام. بشر دعاء. ما مساجان. ما مساجان. بارمتي خود. بارمتي فرمو كاغتور فرمو ماما ساجان ام مشكله اما لقل ماما سا عبد اللطيف بريس اونيه كلام منهجي مثلا دعاء قصد كبوبين ران ماما اما ابراهيم برزم اما الفتاوى لجنه دائما للبحوث العلميه والافتاء هي مدروس ما نكردوي سعوديه وانيا بلقم بين كاك بلا اخوه عليه الصلاه والسلام قران حديث ايوه هاو كاريب كان او كاريب ترك بالتقوى باشا من نفرم حزباتي كان دفرمي تفرق منكم امه يعني شيء بزانب ابن كثير دفرمي يدعون الخير يدعون الى السنه باش انا زي بخوته والله بسلفي وانيا كلمه سلفيات ولا قران نهاتوا بس كلمه حزب وتنبوم دانك كلمه حزب للقران هاتوا ياك حزب نافرمي حزبي خوازورن ياك حزب كلمه كالقران هاتوا تو مش سكايتي بيك بلام سلفي شاتوا وتم سكايتي بيدك لان وقو حزبنا بلام مش شيء سلف هاتوا بمعنى بيشين براني برستكاتان ليكم وبن بخوانا زن بارمتي تان دو اقصد
برای بەڕێز دوا قسە بۆ بینەران بۆ ئەمە کتێبی ئەمە لژنەی فتوای سعودیە کە تۆ لەوە پەروەردەبووی دوا قسەت بۆ بینەران چییە کاک دکتۆر حدیثم بۆ بێنە تۆ هەمیشە بەناوی ئەمانەوە نانەخۆی و خەڵکی ئینەکەی کاکە بۆچی ئاەت و حەدیث یعنی لژنەی فتوای سعودیە باوەڕێ بە ئاەت و حەدیث نییە حدیثی پێغەمبەرم بۆ باس کردی دوا قسەت بۆ بینەران چییە بۆ بینەرانی دکتۆر موسەنا بۆ لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی و ئەحزابی ئیسلامی ئەم برا بەڕێزانە یەک داواکاریمان لێتانەیە و برای بەڕێزن زمانتان بپارێزن لەو خەڵکەی کە ئەڵێ لا إله إلا الله قسەی من نییە پێغەمبەری خوا فەرمێ زۆر باشە کوف و عەمەل زۆر باشە ئەوە تۆ قسەی خۆت کرد داواکاری خۆت کرد دوا قسەت یەک ڕستە دوا قسەی من برا بەڕێزەکانم دەڵێم کەناڵێکی ئاسمانی وەکو سپێدا $70 لە فلیمێکی کۆری کە سوزدەی تێدا بۆ غیری خوا دەبڕێ کە ئافرەتمێنە قەناتی ئامۆژگاری بە ئەسڵەن شتی وا بەڕێ ناچین من ناڵم با قەنات نەبێ $70 لە فلیمێکی کوردی کۆری کافر بدرێت و هەروەها فلیمی تورکی ئافرەتی سەڵوت یەک ڕستە دوا قسەت دوا قسەم ئەوەیە کە هەمومان شوێن منهەجی پێغەمبەری خواکەوین عەلەیهی سەڵات وسەلام زۆر باشە هەمومان بەڵێ بەڕێزان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ڕێز و سڵام بۆتان